پەرتوخانەی شەپۆلی دەنگی یەکێتی نابینایانی کوردستان دەستەی باڵا هەولێر کتێبی ژوانگزی زنجیرەی کتێبەکانی پێش فەلسەفە ژمارە 1 نووسینی زای شیچین وەرگێڕانی لە عەرەبیەوە ئەبوبەکر ساڵح ئیسماعیل سەرپەرشتی پرۆژە ڕێبوار سیوەیلی بەشی فەلسەفە سەرپەرشتی کاروباری دەستگا هەردی زیاد ساڵح دەستگای مکوریان تایب دیزاینی بەرگ و ناوڕۆک وریا بوداغی وێنەکان ڕاستەوخۆ لە کتێبی یەکەم گوازراوەتەوە ژمارەی سپاردن 583 تیراژ 1000 دانە چاپی یەکەم 2010 نرخ 2500 دینار چاپخانەی مکوریانی هەولێر پرۆژەی هاوبەشی بەشی فەلسەفەی زانکۆی سەلاحەدین و دەستگای توێژینەوە بڵاوکردنەوەی مکوریانی بەروار 14/11 2012 خوێندنەوەی سیا کارە دەنجیەکان ڕۆژگار شادی پێشەچی وەرگێڕانی ئەم زنجیرەیە بۆ یەکەمین جار بۆ زمانی کوردی کردنەوەی پەنجەرەیەکە بەڕووی گەنجینەی بەرفراوانی حکمەتی چین حەکیمەکانی چین بەلێ ڕامان و سەرنجگرتن و شیکردنەوەی دیاردە و ڕووداوەکانی سروشت تێفکرین لە خولیا پێداویستی ململانەی نێو کۆمەلگا توانیان بناغە گەلێکی پتە بۆ فەلسەفە و باوەڕ و شێوازی بیرکردنەوەیەک دابڕێژن کە قوڵترین شوێنەواری لەسەر ژیار و ژیان و هزر و هونەر و کلتور و پێکاتەی دەرونی و ڕۆحی و گەورەترین کۆمەڵگەی مرۆیی هەبێ ئەم حەکیمانە لە ڕێگای حکمت و فێرگەی تایبەت بە خۆیانەوە توانیویانە بە ئەندازەی کاریگەریەکانی ئاینێک بۆ ماوەیەکی زەمانی کە پتر لە 2500 ساڵە هێشتا گەورەترین کاریگەری لەسەر شارستانیەتی ئەو وڵاتە داناوە حەکیمەکانی چین نزیک بە 100 فێرگەی فەلسەفەی تایبەت بە شێوازی ڕۆژهەڵاتیان دامەزراندووە بەناوبانگترینی ئەو فێرگانە فێرگەی کۆنفۆشیۆس و فێرگەی لاوزیە بەهای بەرزی ئەو حکمەتانە لە سادەیی لە ڕەوانیدا قوڵی لە مانادا بەهێزی لە کارتێکردندا بەرجەستە دەبن بۆیە ئەم حکمەتانە توانی ویانە ڕوبەرێکی یەکجار گەورە لە خەڵک بخەنە ژێر کاریگەری خۆیانەوە ئایا حکمت چییە؟ دەڵێن جارێک لە حەکیمێک دەپرسن تۆ چۆن حکمت فێر بووی حەکیمەکە دەڵێ لە پیاوێکی نابیناوە چونکە تا بە گۆچانەکەی دەستی ڕێگاکەی بەردەمی تاقی نەکاتەوە پێی ناخاتە سەرزەوی هەرچەندە ئەستەمە پێناسەیەکی کورت و بە کۆتایی هاتوو بۆ حکمت بخەینە ڕوو کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ بوونی حکمت بەرفراوانی ڕەهەندەکانی ژیان و جیهانی مرۆڤ چونکە حکمت بەتەنیا بە کەسێک و ئاینێک و کۆمەڵگەیەک و زمانێکەوە قەتیس نییە حکمت لە نێو هەر کام لە شارستانیەتی کۆنی مسر کتێبەکانی تەورات ئینجیل قورئان هەروەها فەلسەفە یاخود ئاینەکانی ڕۆژهەڵات ئاینە کۆنەکانی دیکە وەکو ئاینەکانی میزۆپۆتامیا و هەروەها میتۆلۆجی ئینکە و میتۆلۆجی ئەسکەندەنافیا هاتووە دەکرێت بۆ پێشکەشکردنی پێناسەی حکمت بڵێن بریتیە لە پێکانی نیشانە چ لە گفتار و چ لە کردار مانای وایە کە هەموو شتێک مافی خۆی لە قەوارە و بەهای خۆی بێ زیاد و کەم بدرێتێ و کێشانە و پێوانەی بۆ بکرێ و لە زەمەنی خۆیدا بێ پێشخستن و بێ پاشخستن واتە ئەو کارەی کە پێویستە لەو کاتەدا ئەنجام بدرێت کە دەبێ ئەنجام بدرێ لە بواری کاردا حکمت بریتیە لە دۆزینەوەی ئەو ڕێگەیەی کە ڕێگەی کارە بەواتایەکی دیکە دۆزینەوەی ئەو ڕێگایەی کە شیانی دەستپێکردنی کاری هەیە The way to do is to be حکمت کۆمەڵێک کۆڵەگەی پێداویستی تێدایە لە بابەتی دامەڕان لە هەوا و ئارەزوو بەرجەستەبوونی دڵسۆزی خۆپارێزی گونجان و ئیلهام وردی لە سرنجگرتن بەهێزی لە ژیری نەرمونیانی لە بڕیاردان ڕۆحی ڕاوێژ و پرس ئارامگرتن و دان بە خۆداگرتن و لە دووە جاشدا تاقیکردنەوە و شارەزایی خوێندنەوەی حکمت ڕێگایەکی کورد کاریگەر و ڕاستەوخۆ لە هەمان کاتدا بە عەقڵانیکردنی سەرنج هزر و معریفەی مرۆڤە حکمت لێهاتووی و لە کارزانی مرۆڤ دەجوولێنێ و دەوڵەمەندی دەکا تا لە خۆی و کەسانی دیکە تێبگا و ژیرانە لەگەڵ ژیان و دەوروبەر مامەڵا بکە فێری دەکا چۆن بتوانێت ڕوبەڕووی کێشە بێتەوە و قەیران بەڕێوە ببا و پاشان گونجاوترین و ژیرانەترین بڕیار و ڕێگا چارەی لۆژیکی و کردنی هەڵببژێرێ تاۆیزم چییە؟ باوەڕ یا کۆمەڵە پرەنسیپێکە لە فەلسەفە و ئاینی کۆنی چینەوە وەرگیراوە تاۆیزم
لە سەدەی چوارەمی پێش زاین دەرکەوتووە و لە نێو هەموو ئەو فێرگە عەقلیانەی کە لە وڵاتی چیندا بووە دوای کۆنفۆشیزم تاۆیزم لە ڕووی کارلێکردنی لەسەر کۆمەلگا پێگەی دووەمی هەیە. تاۆیزم بە مانای باوی لە سەردەمی ئێستادا دوو تەوژم یا دوو فێرگەی جیا دەگرێتە خۆی. یەکێکیان فێرگەی فەلسەفی کە لە ماوەی کلاسیکی فەرمانڕەوایی بنەماڵەی چوو لە چین سەری هەڵداوە. دووەمیان بریتیە لە کۆمەڵە باوەڕێکی ئاینی کە 500 ساڵ دوای فێرگەی یەکەم لە سێبەری فەرمانڕەوایی بنەماڵەی هاندا پەرەی سەندووە. ئەمڕۆ ئەم دوو فێرگەیە بە فێرگەی تاۆیزمی فەلسەفی و تاۆیزمی ئاینی ناو دەبرێت. تاۆیزمی فەلسەفی لە ماوەی ئەو بوژانەوە هزریەدا سەری هەڵدا و پەرەی گرت کە بنەماڵەی چوو فەرمانڕەواییان دەکرد. ئەو ماوە مێژوویە دەرکەوتنی چەندین فێرگەی فەلسەفی بەخۆ بینی کە لە نێوانیاندا چێبڕچەی یەکتریان دەکرد تاوای لێهات شەرەفی ئەوەیان پێ بدرێت کە ئامۆژگاری و ڕێنوێنی لەبارەی چۆنیەتی باڵاترین و باشترین و نمونەییترین بۆ بنیادنان و فەرمانڕەواییکردن و پەیوەندیگەلی دامەزراوتر بۆ ژیانی باشتری سیاسی و کۆمەڵایەتی پێشکەشی فەرمانڕەواکان لە ویلایەتەکاندا بکەن. تاۆ چییە؟ مانای وشەی تەواوی تاۆ بەرامبەرە بە وشەی ڕێگا ڕێڕە و ئەمەش پرەنسیپێکی جیهانیە کە هەموو شتێکی تێدا حەشار دراوە هەر لە دروستبوونی گردوونەکانەوە بیگرێت تا دەگاتە پەیوەندیەکانی نێوان مرۆڤەکان. ڕێگەی کارکردنی تاۆ یەکجار بەرفراوانە و بە زۆریش وا هەیە کە لە لۆژیکی مرۆڤ بەولاوەتر دەڕوا و تێدەپەڕێ. بۆ تێگەیشتن لە تاۆش بە تەنیا لۆژیک بەز نییە بەڵکو پەیبردن و تێڕامانیش پێویستە. پرەنسیپەکانی تاۆیزم لەسەر ئەو بنەمایەت دامەزراوە کە پێویستە مرۆڤ پێداویستەکانی کۆمەڵگەی دەوروبەری خۆی فرامۆش بکە تەنیا بە دوای ئەو شتانەدا بگەڕێ کە ئەو توانایی دەداتێت تا لەگەڵ پرەنسیپە بنیادیەکانی گردووندا هاوئاهەنگ بێ. بۆ ئەوەی مرۆڤ لەگەڵ تاۆ هاوئاهەنگ بێ پێویستە لەسەر مرۆڤ کە پراکتیکی هەردوو پرەنسیپی وای واتە هیچ نەکردن بکە یا بەلای کەمەوە دوورکەوتنەوە لە هەموو ئەو کار و کردەوانەی کە لە ئەنجامی تووڕەیی ناچاری دەستکرد یا کار و کردەوەی کە ملکەتی سروشت نییە. مەبەست لە هیچ نەکردن بریتیە لەوەی کە مرۆڤ خۆی لە بەرانگاربوونەوەی کار و کردەوەکان لە نێوڕەوتی سروشتی خۆیان ببوێرێ. مرۆڤ لە ڕێگای هاوئاهەنگبوونی ڕاستەوخۆی لەگەڵ خولیا بنەڕەتیە سروشتیەکانی نێوناخی خۆی و واسهێنان لە معریفە زانستی بەدەساتوەکانی لەگەڵ تا ئەودا یەک دەگرێ و وزەیەکی نادیاری لێوە هەڵدەهێنجێ پێی دەگوترێت دی. لە سەرینی ئەم وزەیەوە مرۆڤ دەتوانێت لە هەموو مەحاڵەکان تێپەڕ ببێ. فێرگەی تاۆیزمی بەرایی ئەم وزانەی بە سحری دانا بەڵام هەر کام لە لاوزی و ژوانگزی بە وزەیەکیاندانا کە لە لێهاتووی تاکە کەسی بە توانایی و فاکتەرەکانی سروشتی و ڕاستەوخۆییەوە بەرهەم هاتوون. لە سەراستی سیاسی شوێنکەوتوانی تاۆیزم داواکاری گەڕانەوە بۆ شێوازی ژیانی بەرایی جوتیاری دەکات. ڕژێمی نمونەیی لە بیرۆڕای لاوزیدا ئەو ڕژێمە تۆتالیتاریزمەیە کە پاشای فەیلسوف سەرکردایەتی دەکات. بەڵام هاوڵاتیان دەبێت تا ئەو پەڕی پلا ئاشتی پەروەر و ملکەتی ئەو فەرمانڕەوایە بن. تاۆیزم لەلایەن لاوزیەوە ساڵی 604 پێش زاین دامەزراوە. تاۆ ئەو ڕێگایەیە کە ڕووداوەکان لە ڕێڕە و زنجیرەی بە دواهاتنی ڕێک و پێچی خۆیاندا دەیبڕن. لاوزی سروشتی کردەوە بە ڕێبەر و ڕێنوێنی کرد. لە سەرەتا سروشت ئاسوودە و ئارام بووە و پاشان پێ بەپێ لەگەڵ گەشەکردنی شارستانیەتدا ئاڵۆز بووە. جابۆیە حکمت لە گەڕانەوەدا بۆ سروشت و دوورکەوتنەوە لە بەرەنگاربوونەوەی ڕەوتی کاروبارەکاندایە. تاۆیزم ڕێوشوێن و پرەنسیپە بۆ هۆگری و گونجان و کاملبوون و هاوکاری. تاۆیزم داوای هێنانەدی ئاشتی و گەشانەوە و تەندروستی دەکات. تاۆیزم پاژێکە لە ژیان و هزری چینیەکان و بە درێژایی 2000 ساڵە لێیان گیانە بۆتەوە. تاۆیزم هەروەکو کۆنفۆشیزم کاریگەری خۆی لەلایەنە جۆربەجۆرەکانی شارستانیتی چین هەبوو و چ لە بواری باوەڕ یان هونەر یان ئەدەب یان فەرمانڕەوایی بێ. بە درێژایی مێژووی چین تاۆیزم لەگەڵ کۆنفۆشیزم لە چێبڕچێدا بووە. هەندێک جار دژ و هەندێک جار هاودەستی بووە. لە بوژانەوەی بودایزمیشدا لە چین کاریگەری خۆی بووە. تاۆیزم گرنگی بە ژیانی تاکەکەس و ئەو پێویستیانە دەدا کە دڵنیایی بۆ پێک دەهێنێ. هەروەک بانگەشەی تاکگەرایی و ئازادی ڕوحی و سادەیی و گەڕانەوە بۆ سروشت و تەسەوفگەرایی ئاینی دەکات. تاۆیزم ڕوانین و فەلسەفەیەکی تایبەتی بۆ گردون و ژیان و پەیوەندیەکانی مرۆڤ بە گردونەوە هەیە. تاۆیستەکان پێیان وایە کە هەرچی لەبووندا هەیە ئەوە تاۆیە. ئەو ماچی هەموو شتەکانە و هەموو شتەکانیش بۆ ئەو دەگەڕێنەوە. هەرچی لە گردوندایە بریتیە لە نواندنی تاۆ لە نێو دوانەی یەن و یانگ. هەرچی لە گردونیشدا هەیە هەوڵ دەدا بۆ هاوسەنجی نێوان هەردوو هێزی یەن و یانگ تا هاوئاهەنگی لەگەڵ تاۆدا دێتە دی. هەروە پێیان وایە کە تاۆ
وزەیەکی زیندوی گەردونیە کە لە زەمانێکەوە بۆ زەمانێکی دیکە و لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە و لە جێبەجێکردنەوە بۆ جێبەجێکردنێکی دیکە دەگۆڕێ. تاوەیستەکان بانگەشەیەوە دەکەن کە هەر مرۆڤێک پێویستی بە هاواهەنگی لەگەڵ تاوەدا هەیە جا لەژێر هەر ناوێکدا بێ، ئەوەش لە ڕێگەی هەڵڕژاندنی وزەی زیندوی نێولەشی دەبێ، جا وزەی ڕوحی ئەو لەگەڵ ئەو وزە زیندووەدا هاو ئاهەنگ دەبێ و دوورترین خواستی ئەو لە ژیاندا دێتە دی کە ژیانێکی بێنەخۆشیە و ڕزگاربوونە لە دووبارەبوونەوەی ڕوح لە پاشمردن. ئەم حاڵە لە کاملترین شێوەیدا بە سەرنجدان لەو ڕۆڵە دەبێت کە هەردوو هێزی دوانەی پێکناکۆک لە گەردووندا کە پێکاتوە لە یەن و یانگ دێتە دی. یەن مانگ و مێیەتی و وەستان و ساردی دەنوێنێ، یانگ خۆر و نێرینە و جوڵان و گەرمی دەنوێنێ. تا ئۆش هاوسەنجی نمونەی نێوان ئەو دوو هێزە و کاملبوونی بینی هەردوو دژبەری نێرومێ ئەرێنی و نەرێنی لە خۆیدا دەنوێنێ. گۆڕانکاریەکانی یەن و یانگ قۆناغەکان هێزەکان بوارەکانی وزە لە میانی 5 ڕەگەزەکەدا تەختە، ئاگر، زەوی، کانزا و ئاو بەڕێوە دەچێت. جا هەر شتێک کە لە گەردووندا ڕوودەدا دەکرێت بە هاوسەنجی نێوان یەن و یانگەوە یا بەو 5 ڕەگەزەوە کە لەسەر شێوەی خۆیاندا ئەڵقەیەکی تەواو کار دەکە، هەر ڕەگەزێک لە بینی خۆیاندا ڕەگەزێک دەخڵقێنێ و یەکێکی دیکە لە بین دەبا بۆ هێنانەدی هاوسەنجی بینی یەن و یانگ. هەروە بانگەشەی ئەوە دەکرێت کە چینیە کۆنەکان گرنگیان بەم وزە زیندوەداوە و دەستگای وزەیان لە مرۆڤدا دۆزیوەتەوە و فەلسەفەی وزەیان لە پزیشکی و بیرکاری و خۆراکی خۆیاندا بەکارهێنەوە و بەو شێوەیە ژیاون کە پێویستە مرۆڤ بژی. پوختەیەک لەبارەی مێژووی کۆنی چین. وشەی چین لە ناوی چین چی هوانگ تی وەرگیراوە کە یەکەمین قەیسەری چینە کە توانی هەموو چین لەژێر یەک سەرکردایەتیدا کۆبکاتەوە و ماوەی فەرمانڕەوایی ئەم قەیسەرە زۆر کورت بووە. لە نێوان 221 پێشزاین و 209 پێشزاین فەرمانڕەوایی کردووە. شیە هوانگ هەوڵیدا سەرکردایەتیەکی بەهێز بنیاد بنێ کە چاودێری هەر چوار گۆشەی وڵات بکە. تۆڕێکی ڕێگاوبانی یەکجار گەورەی پێکێنا و کۆمەڵێک کەناڵی ئاودێری بۆ بەیەکەوە بەستنەوەی ڕووبارەکان هەڵکەن. هەر لە سەردەمی ئەویشدا بوو کە چینیەکان دەستیان بە بنیادنانی شوورەی مەزن بۆ پاراستنی وڵاتەکەیان لە هێرشی میلەتەکانی دەوروبەری خۆیان کرد. نەخشەی وڵاتی چین هەر لە سەردەمی شیەهوانگەوە گۆڕانێکی گەورەی بەسەردا نەهاتووە. شیەهوانگ بە هەموو مانای وشە دیکتاتۆر بوو. لە سەردەمی ئەودا ئەو کتێبانەی کە لەگەڵ هزرەکانی ئەودا ناڕێک بوون سووتێنران و هەموو ئەوانش کوژران کە هەوڵیاندا دووبارە وڵات دابەش بکەنەوە. چینیەکان مێژووی خۆیان بۆ 3000 ساڵ پێش زاین دەجێڕنەوە. نووسین لە سەدەی 1500 پێش زاین لە چین سەری هەڵداوە. لێرەوە دەبینین کە کۆنترین شارستانیەتی کۆمەڵایەتی کە خاوەن بەڵگەبێ لە ماوەی 1450 ساڵ پێش زاین و 1050 پێش زاین بووە کە بە سەردەمی دینستین شانگ ناسراوە بۆ یەکەمین جار پیشەسازی دەستی کە پیشەسازی برۆنزە سەری هەڵداوە. دەوروبەری ساڵی 1050 بنەماڵەی دینستی چوغ بەسەر بنەماڵەی دینستین نیگۆچە سەرکەوتو نزیکەی 800 ساڵ فەرمانڕەوەیان کرد. لەم ماوەیەدا فیودالیزم بوو بە سیستەمی دەوڵەت. لەو سیستەمەدا نەجیبزادەکان خاوەن زەوی بوون و پێگەیەکی بەرزیان لە کۆمەڵگەدا هەبوو. زەوی کشتتوکاڵی ماوەی چەندین سەدە لە ژێرچنجی کۆمەڵەیەکی بچووکی فیودالەکان بوو. ڕەشانجی خەڵکیش مۆڵکی نەجیبزادەکان بوون و لە بازار وەکو کۆیلە دەکردران و دەفرۆشتان. لە دەوروبەری سەدەی پێنجەمدا کۆمەڵە شۆڕشێکی خوێناوی دژی سیستەمی فیودالیستی بەرپا بوون. دەڵێن یەکێک لە هۆکارەکانی دەرکەوتنی کۆنفۆشیۆس کە خۆی سەربە نەجیبزادەکان یا فیوداڵەکان بوو ئەو واقعە بووە. ئەو هەوڵیدا ڕێگاچارەیەکی مامناوەندی بدۆزێتەوە کە بتوانێت هەردوو لا واتە ڕەشانجی خەڵکو و فیودالەکان ڕازی بکە. دەڵێن کۆنفۆشیۆس لە خامۆشکردنەوەی شۆڕش سەرکەوتنی بەدەستهێناوە. هەرچەندە داکۆچی لە دەرەبەگەکان کردووە و هەموو هزرەکان و فەلسەفەی کۆمەڵایەتی خۆی لەسەر 5 ڕێسا دامەزراندووە کە پەیوەستە بە دیسپلین لە پەیوەندیەکانی بینی من و ئەوی دیکەدا کە ئەوەش فەرمانڕەوە و هاوڵاتی، باوک و کوڕ، برای گەورە و برای بچووک، پیا و ژنەکەی، هاوڕێ و هاوڕێ لە ماوەی 22 پێشزاین تا 8 پێشزاین. سەردەمی قەیسەر مانگوان کات کە ریفۆرمگەلێکی گەورەی لە کۆمەلگا و سیستمی حکومدا پێکهێنا. ئەو مڵکداریەتی کۆیلەی قەدەغە کرد، نرخی حکمی لەسەر برنج و شەراب و خوێدانە. گەورەترین ریفۆرم کە لە سەردەمی ئەودا کرا بریتی بوو لە دابەشکردنی زەوی بەسەر خەڵک. ئەبوو بەکر ساڵح ئیسماعیل. پێڕست 16 ئاسایش و مەترسی هەر کامیان دەگۆڕێن بۆ ئەوی تر، نەهامەتی و بەختەوەریش هەر یەکێکیان ئەوی تر بەرهەمدێنێ. 18 درەختێک تەمەنی 100 ساڵە بردرایەوە و لەسەر شێوەی ئاژەڵێک دەفرێکی گرانبەهای لێ دروست کرا کە بۆ پێشکەشکردنی قوربانی بۆ خواکان بەکاردێ. 20
لە دەریای باکوور جۆرێک ماسی هەیە پێی دەگوترێ کوون. 22 ئەوەی قوڵاپێک دەدزێ حکمی لە داردانی دەدرێ کەچی ئەو کەسەی دەسەڵات داگیر دەکا دەبێتە شازادە. 24 بووەیی لە داوێنی چیای شویانگ لە پێناوی سومعی خۆی دەمرد. 26 لەسەر مرۆڤ پێویستە کە هەوڵ نەدا بۆ بەدەستهێنانی ماڵ و خۆشی، دەبێت لە سامان و پلەپایە نزیک نەکەوێتەوە. 28 سەرچاوەی ژیانی خۆی لەبیر ناچێتەوە و بۆ ئاخرین وێزگەی هەوڵ نادا. 30 زیگزیگەیەک لە ژێر سێبەری خۆشی درەختێکدایە دروێنە ئەو مەترسەی کە هەڕەشە لە ژیان دەکا لەبیر دەکا. 32 درێژیەکەی زیادە نییە، کورتیش لە درێژی کەم نییە. 34 ئەگەر لێوەکان نەمان ددانەکان تووشی سەرمابردوویی دەبن. 36 مۆسیقای بەرز مای سەرسامی دانیشتوانی گەڕەکی ملی و کۆڵانی پەڕپود نییە. 38 تا ئۆ نابیسترێ و ئەوەش کە دەبیسترێ تا ئۆ نییە. 40 ڕێگا بەهۆی ڕۆیشتنی خەڵک بەسەریدا پێک دێ، ناویشتەکانیش لە ناولێنانی خەڵک لەو شتانەوە دێ. 42 ئەگەر مرۆڤ خاوەن ڕەوشتی بەرز بێ کەم و کورتیە بەدەنیەکانی لەبیر دەستنەوە. 44 منداڵ بە درێژەی ڕۆژ گریە و زاری دەکا بەڵام دەنجی گڕ نابێ. 46 دەریای بەرفراوان ئەگەر ئاوت تێکرد لافاو ناکە، ئەگەر ئاویشت لێ وەرگرت وشک ناکە. 48 دەوڵەمەند لەشی خۆی شەکەت دەکا و بە هەموو کۆشی خۆیەوە کار دەکا. 50 قوڵینگ سێبەری سپیە، بۆیە پێویستی بەوە نییە هەموو ڕۆژێک خۆی بشوە. 52 نقمبوون لە ئاودا بێ دوورکەوتنەوە لە ئەژدیها ئازایەتیەکە کە ماسی گری پێدەناسرێتەوە. 54 ئاسمان و زەوی تا ئەو پەڕی پیرۆزن و هێشتا لە زنجیرە و پێگەدا جیاوازیان لە بەیندا هەیە. 56 ڕووناچی لە تاریکیەوە دێتە دەر. 58 سەگ هەرتەنیا بەهۆی وەڕینەوە بە باش دانانرێ. 60 هێنانەدی ئاواتەکانی مرۆڤ لە زەمەنی کۆندا مانای بەدەستهێنانی پلەی بەرز و موچەی گەورەتر نەبوو. 62 لە زەمەنی کۆندا پاشاکان بێتەما حکمی چینیان دەکرد، جاوڵات دەوڵەمەند و گەشاوە بوو. 64 حەکیمەکان لە زەمەنی کۆندا یەکەم جار هەڵدەستان بە خۆڕۆشنبیرکردنی خۆیان پاشان یارمەتی کەسانی تریان دەدا. 66 حەکیم کارمەندەکانی خۆی لە پلەی گونجاو دادەنێ و بە پێی حاڵ و باری ئەوان فەرمانیان بۆ دەردەکا. 68 ناوبانگ و بەرژەوەندی هەردووچیان خەراباتی دنیایە. 7 تا ئۆ چییە؟ تا ئۆ هەیە بۆ سروشت و تا ئۆیش هەیە بۆ مرۆڤ. 72 پڵنگ سەر بە تیرەیەکە جیاوازە لەوەی مرۆڤ، بەڵام لە بەرامبەر پەروەردەکارەکەی خۆیدا نەرمونیانە، چونکە پەروەردەکار سروشتی وی دەستەمۆ دەکا. 74 هویزی بە ژوانگزی گوت قسەکەت سوودی نییە. 76 کاتێک هویزی پلەی گەورە وەزیری لە مەملەکەتی لیانگ وەرگرت ژوانگزی سەردانی کرد. 78 بەختەوەری و کارەسات ناوناوە بڵاو دەبنەوە. 80 تۆز و گەرد لەسەر ئافرەتێک نانیشێ ئەگەر درەوشاوە بێ. 82 ئەگەر ئەمڕۆ کەسێک مرواریەکی ڕێکوپێکی گرانبەها بگرێتە باڵندەیەک کە لە ئاسمانە ئەوە حتمما خەڵک گاڵتەی پێ دەکەن. 84 زەنگ ئەگەر لێ نەدرێ دەنگێکی لێ دەرناچێ، گەرچی توانای ئەوەی هەیە کە دەنجی لێ دەرچێ. 86 ناتوانرێ لەبارەی دەریا قسە لەگەڵ بۆقێکدا بکرێ کە لە بنی بیرێکدا دەژی. 88 هەموو خەڵک گوێیان لە قوقەی کە لە شێر و حەپەی سەگ دەبێ. 90 دزە گەورەکان نامێنن ئەگەر وازمان لە حەکیمەکان و حکمەتەکانیان هێنا. 92 ئەگەر چاری ناچار هەر ئەوە بێ نەجیب زادەیەک بچێتە سەر عەرش. 94 دەکرێ بە تەختەی گەورە شوورەی شار ببڕی، بەڵام ناتوانی کەڵێنی بچووکی پێبگری. 96 ئەگەر تێگەیشتن لە مانای کار نەکردن لە حکمی دەوڵەتدا هاتە دی. 98 چێژلێنەرێک مانگا بۆ پاشاهوی پاشای مەملەکەتی وی سەردەبڕێ. 100 ئەو کەسەی کە سەرپەرشتی پێشکەشکردنی قوربانی دەکا جێگای چێژلێنەری نائامادەبوو پڕ ناکاتەوە. 102 جوولانەوەی ئاقل وەکو جوولانەوەی ئاسمان و وەستانیشی هەروەکو وەستانی زەوی وایە. 104 مرۆڤ بەو شتەوە سەرسام دەبێ کە بە جوانی دەیبینێ. 106 خاوەن پیشە کۆششکەرە و حەکیم بەغەمدا چووە. 108 ئاوی تەنکاو ناتوانێ بەرگەی پاپۆڕی گەورە بگرێ.
10 هەر شتێک لە سنووری خۆی دەرچوو دەبێتە دژی خۆی و ئەگەر هات و کۆتایی هات لە نوێوە دەست پێ دەکات. 112 گرد و چیا دوای ئەوەی پارچە پارچە بچووکەکانیان تێدا کۆ دەبوونەوە بەرز دەبن. 114 واز لە حکمەتی بچووکی خۆت بێنە، حکمەتی گەورەت دەستکەوێ. 116 کانی وشتی کرد بەمەش ماسیەکان لەسەر زەوی کەوتنە هەلوو مەرجێکی سەختەوە. 118 ئەگەر مرۆڤ بە شێوەیەکی زیادە ڕەوانە دڵخۆش بێ ئەوە زیان بەو زیندوێتیەی یانگ دەگەیەنێ کە تێیدایە. 120 هیچ کەسێک وێنەی خۆی لە ئاوی ڕەواندا نابینێ بەڵکو لە ئاوی مەنگدا دەیبینێ. 122 مرۆڤ لەم دنیایەدا بە جۆرێک دەژی کە هەر وەکو چۆن ئەسپێکی ڕەسەن بە خێرایی بە بەردەم کەندڕێکدا تێدەپەڕێ. 124 هەموو پاشایەک بە ئاواتەوەیە کە دەور و پشتەکەی تا ئەو پەڕی دڵسۆزی بۆی دڵسۆز بن. 126 جیوە بۆ یووی بەیانخەی گوت ئایا ئەسپە پێغەمبەرە ناناسی. 128 ئەگەر فەرمانڕەوا قەدری شارەزایی بگرێ و تا ئۆ نەناسێ. 130 کاتێک حەکیم سەرکردایەتی هەڵمەتە سەربازیەکان دەکا متمانەی گەل لە دەست نادا تەنانەت ئەگەر دەوڵەتیش بڕوخێ. 132 ئەگەر مرۆڤ کارێکی جوانی بەرامبەر کەسێکی دیکە نواند و ئەمەشی لەناو مێشتی خۆیدا هەڵگرت ئەوەی کردوێتی تەنیا سەدەقەیەکی ئاساییە. 134 مرۆڤی عاقڵ بە پلە و پایی بەرزەوە نمایشی گەورە خوازی لە بەردەم ئەویتردا ناکە تەنانەت ئەگەر پاشاش بێ. 136 خاوەندە سەڵات و هەژبوون هەر وەکو ئیمبراتۆر وایە هەرچەندە نەجیبزادەش بێ. 138 لەوانەیە ئاوی زوڵاڵ وێنەی ڕیش و برۆکان دەربخە. 140 ڕێژەوەی ئاو دیاریکراو نییە. 142 ژیان و مردن هەردووچیان قەدەرن و هەروەکو بە دوێکدا هاتنی شەو و ڕۆژ دیاردەیەکی هەتاهەتاین. 144 ئاسمان و زەوی باوکی هەموو بوونەوەرانن. 146 خوڵگەی سروشت بێپسانەوە دەجوولێتەوە بوونەوەرەکان لەمەوە پەیدا دەبن. 148 ژیانی ئاسمان و زەوی سنووریان بۆ نییە کەچی ژیانی مرۆڤ سنووردارە. 150 پیاوی عاقڵ لەگەڵ جەماوەردا بەشداری گەشانەوە دەکا ئەگەر هات و تا ئەو هەموو وڵاتی داگرت. 152 هەر بوونەوەرێک لە بوونەوەرەکان ڕێسای تایبەت بەخۆی هەیە تا ئەویش ئارەزووی بەلای هیچ کامیاندا نییە. 154 بوونەوەرەکان جۆر بە جۆر و فرە زۆرن هەمووشیان لە ئاوێتە بوونی ئاسمان و زەوی کە کارناکەن هاتوونەتە بوون. 156 پێویستە مرۆڤ هەوڵی بەدەستهێنانی سامان و ناوبانگ نەدا ئەگەر کارێکی خێری کرد قانون پێشێل نەکە ئەگەر کارێکی شەڕی کرد. 158 بیستمانە کە وازیان لە سروشت هێناوە تا بە شێوەی سروشتی خۆی بجوولێ بەڵام نەمان بیستووە کەسانێک هەستابن بە ماڵیکردنی. 160 کارنەکردن لە ژیان دەبریتێ لە تا ئەو بۆ ئاسمان. 162 مرۆڤ لەوە دوور ناکەوێتەوە کە شتێک نەزانێ و نەتوانێت کارێک بکە. 164 ژیانی ئێمە سنووردارە بەڵام زانست سنووری نییە. 166 ژوانگچوو لە خەونیدا دەبینێ کە بۆتە پەپولە. 168 لە کاتێکدا کچە شۆخ و شەنگ شیشی بەهۆی ئازاری دڵیەوە ڕووگرش بوو. 170 شپرزەبوونی مرۆڤ ئەگەر کەم بێ مرۆڤ دەبێتە هۆی گومڕابوونی ئەگەر زۆریش تۆند بێت ئەوە دەبێتە هۆی لە دەستدانی سروشتی. 172 خاوەن زیرەکیەکی بچووک لە خاوەن زیرەکیەکی گەورە تێناگە خاوەن تەمەنی کورتیش خاوەن تەمەنی درێژ ناناسێ. 174 کوڕی بەوەفا مەرایی بۆ باوک و دایکی خۆی ناکە. 176 ئەگەر تۆ چاکەکار بی بەڵام خۆت بە چاکەکار دانەنی. 178 چاودێری تەندروستی حتمەن پێویستی بە مەرجی مادی دەبێ. 180 ئەوەی بە ڕەوشتی خۆی کاریگەری لەسەر غەیری خۆی دادەنێ بە حەکیم دادەنرێ. 182 ئەوەی کە بە دوا ساماندا هەوڵ دەدا دەست لە موچەکەی هەڵناگرێ. 184 ئەگەر مرۆڤ گرەوی لەسەر کەرپوچ کرد ئەوە مێشکی ئاسوودەیە و ئەگەر گرەوی لەسەر زیو کرد ئەوە لە دڵە ڕاوچێدا دەبێت. 186 مامەڵەکردن لەگەڵ ئاسمان و زەوی و هەموو بوونەوەرەکانی دیکە بە دڵێکی پاک و ئارامەوە. 188 ماسی لە ئاودا دەژی کەچی مرۆڤ لە ناو ئاودا نوقم دەبێ و دەمرێ. 190 ماسی ئاو بە گونجاو دەزانێ بۆ ژیانی خۆی بەڵام مرۆڤ تا ئەو بە گونجاو دەزانێ بۆ ژیانی خۆی. 192 ئەو ڕووەکەی بەیانی دەڕوێ و ئێوارێ وشک دەبێ زەمەنی مانگ ناناسێ. ئەو زیگزیکەیەی لە بەهاردا دێتە دنیا و لە هاویندا دەمرێ یاخود لە هاوین لە دایک دەبێ و پاییز دەمرێ زەمەنی ساڵ ناناسێ.
194 ناسینی تاۆ ئاسانە، بەڵام قسە نەکردن لەبارەیەوە کارێکی سەختە. 196 ئەوەی کە دەزانێ نەزانە، ئەوە نەزانێکی ڕاستەقینە نییە. 198 زیرەک تەنیا بیرکردنەوەی قوڵی فرەشێواز ئاسوودەی دەکا. 200 ئەو پیاوەی دڵخۆشی سروش دەزانێ، جوولانەوەی ژیانی سروشتی دەبێ. 202 زانینی ڕۆڵی ئاسمان و ڕۆڵی مرۆڤ بریتیە لە لووتکەی معریفە. 204 ئەوەی قەناعەتی بە بەشی خۆی هەبێ لە پێناوی بەرژەوەندیدا خۆی شەکەت ناکە. 206 یەکەم جار درەختی ڕاست دەبڕدرێتەوە، بیرێکیش یەکەم جار ئاوەکەی وشک دەکا کە ئاوەکەی زوڵاڵ بێ. 208 دڵخۆشی گەورە لەش چاڵاک دەکا، تەنیا کارنەکردنیش لەما نزیک دەبێتەوە. 210 تورەگەی بچووک بەشتی گەورە پڕ نابێ. 212 چوبینگمان فێری هوەری سەربڕینی ئەژدیها دەبێ. 214 ژوانگچی لەسەر لێواری ڕووباری هاو لەگەڵ هۆی زی پیاسەی دەکرد. ماوەی بەهار و پاییز. ماوەی بەهار و پاییز 481 پێش زاین تا 722 پێش زاین و ماوەی مەملەکەتە بەشەرهاتوەکانی نێوان 221 پێش زاین تا 475 پێش زاین لە مێژووی چیندا دوو ماوەی زێڕینی بیری کۆنی چینن. لەم دوو ماوەیەدا کۆمەڵێک فێرگەی هزری جیادیە سەریان هەڵدا و پاشان لە بین چوون. زۆرێک لەو بیرمەندە حەکیمانە ناویان بە پاشگری شەرەفمەندکردنی زیەوە لکاوە. ئەو فێرگانە بریتی بوون لە فێرگەی تاوۆیزم، فێرگەی کۆنفۆشیزم، فێرگەی مویزم، فێرگەی لۆجیکی، فێرگەی شریعەتەکان، فێرگەی سەربازی، فێرگەی یەن و بانگ و چەندان فێرگەی ترکە لە هەژمار نایەن. شازادە شیوان فەرمانڕەوای مەملەکەتی چوو فەرمانڕەوایەکی ڕووناکبیر بوو. ئەو بووە ناوبانگی ڕۆیشت کە لەگەڵ ئافرەتێکی ناشرین بەڵام زیرەک و هەڵکەوتوو زەماوەندی کرد. ئەو شارەزا و زانایانەی کە بۆ پێشکەشکردنی گوتار و پەیڤبێژی داهاتن، پاشە شوێنی حەوانەوە، خواردن، یارمەتی حکومی بۆ فراهەم کردبوون. پاشا هەرگیز لەبارەی بنج و بنەوانی ئەوانەوە پرسیاری لێ نەدەکردن. ئەوانەی ئارەزویان دەکرد کە وەزیفەی ڕەسمی وەرگرن، ئەوە پاشا بە بەرپرس دایمەزران و کۆشتی بۆ بنیادنان و موچەی بەرزی بۆ دیاریکردن. ئەوانش کە حەزیان لە وەرگرتنی وەزیفەی ڕەسمی نەبوو، بە جۆرێکی دیکەی شایستەتر مامەڵەی لەگەڵداکردن و بەڕاوێشکار دایمەزراندن. منگزی. منگزی یەکێکە لە حەکیمە کۆنەکانی چین. چینیەکان نازناوی زیان بەسەر ناوی خۆی و خێزانەکەیدا بڕی، ناوی ئەسلی ئەو منکە و نازناویشی تسیووە بووە لە سەردەمی مەملەکەتە بەشەرهاتوەکان. منگزی لە ڕەچەڵەکی بنەماڵەی منجی پاشایەتی بووە. باوکو دایکی لە ئابی ساڵی 390 پێش زاین سەردانی تیاییشیان کردووە. لە کاتی گەڕانەوەیان لەسەر گاڵێسکە منگزی لەدایک بووە. ناوی کە لێرەوە بۆ ئەوە هاتووەکە لە زمانی چینیدا مانای گالێسکەیە. منگزی خۆی نازناوی قوتابی کۆنگزی کۆنفۆشیۆسی بۆ خۆی داناوە و لای ئەویش دەرسی نەخوێندووە. منگزی سەردانی جیشیای کردووە کە بە کۆشتی زانستەکان ئەکادیمیای مەملەکەتی چوو ناسراوە. ئەو فەرمانبەرێکی گەورە و ڕاوێشکاری پاشا شیوان وانگ بووە لەو مەملەکەتە. کاتێک لە ناوەڕاستی تەمەنی تێپەڕی بوو، دەستی دایە گەشت و گەڕان بەنێو مەملەکەتە جیاجیەکاندا. لە ساڵانی دوایی تەمەنیدا دەرسی دەگوتەوە و مەحازەرەی پێشکەش دەکرد و کتێبی دەنووسی. منگزی بە درێژایی ژیانی کۆنفۆشیۆسی بەرز دەنرخاند و شکۆی بەرزی ڕادەگرت. لە سەدەکانی دواییدا کۆنفۆشیستەکان نازناوی حەکیمی دووەمی کۆنفۆشیزم بەسەردا بڕی، هەروەکو بەڕێنوێنیەکانی کۆنفۆشیزمیشان دەگوت مەسەبی کۆنگ منگ. ئەگەر مرۆڤ کەسێکی دیکەی خۆش بوێ بەڵام بە هەمان خۆشەویستی وەڵامی نەدرێتەوە، پێویستە لەسەری لێپرسینەوە لەگەڵ خۆی دەبکە تاکو دڵنیا بێ ئایا دڵێکی بەبەزەیی هەیە یان نە. ئەگەر هاتوو سەرپەرشتیاری کاروباری کەسانی دیکە بوو بەڵام لە کارەکەیدا لێ هاتوو نەبوو، پێویستە لەسەری لێپرسینەوە لەگەڵ خۆی دەبکە تا دڵنیا بێ ئاخۆ لە شێوازی کارکردنیدا ڕاست بووە یان نە. ئەگەر مامەڵەی کەسانی دیکە بە ئەدەبەوە بکە بەڵام کەسانی تر ڕەچاوی هەمان ئەدەب لەگەڵ ئەودا نەکەن، ئەوە پێویستە لەسەری لێپرسینەوە لەگەڵ خۆی دەبکە تا دڵنیا بێ ئاخۆ لە مامەڵەکردنی لەگەڵ ئەوانی تردا ڕازگۆ و دڵسۆز بووە یان نە. پێویستە مرۆڤ لێپرسینەوە لەگەڵ خۆی دەبکە هەر کاتێک لە هێنانەدی بەرەنجامێکە خۆزگەی پێدەخوازێ نوشستی هێنا. ئەو کاتەش هەموو ئەو دڵانەی لەژێر ئەم ئاسمانەدان ڕووی تێدەکەن چونکە بەڕاستی هەڵسوکەوتی کردووە. ئەوەی کار بۆ یەخستنی وڵات دەکا لە پێناوی سەقامگیری ژیانی گشتیگەل،
ئەوە بربەرەکانەی لەگەڵدا ناکرێ. بە بەرفراوانی بخوێنەوە و بە وردی ڕاوەی بکە، دوای ئەوەی بە تەواوی گەوهەری بابەتەکەت وەرگرت بیڵێەوە. ئەوەی لە دواکەوتنی خۆی شەرمەزار نابێتەوە چۆن دەتوانێت پێی بە پێشکەوتنی ئەوانی تر ببە. نابێ هاوڕێیەتی پشت بە تەمەن یان پێگەی کۆمەڵایەتی یان سامان و دەسەڵاتی برایانی هاوڕێ ببەستێ. ئەو دەوڵەتەی متمانە بە پیاوانی بەتوانە و چاکە خواز ناکە کەسێک نابێ خزمەتی بکە. ئەو دەوڵەتەش کە ڕەوشت و ئاداب تێیدا نابود دەبێ، پەیوەندیەکانی نێوان چینەکانی سەرەوە و چینەکانی خوارەوەی کۆمەلگا تێیدا تووشی شێواوی دەبێ. کاتێکیش سیاسەتی دەوڵەت سیاسەتێکی خراپ دەبێ، ئەوە دەوڵەت ڕوبەڕووی قەیرانی دارایی دەبێتەوە. پێویستە هەموو مرۆڤێک هەست بە دڵنەرمی و ڕێزگرتنی ئەوانی تر بکە و هەست بکە کە جیاوازیکردن لە بینی ڕاست و چەوتدا ئەرچی سەرشانە. دڵنەرمی سەرەتای بەزەییە، شەرمنیش سەرەتای دادپەروەریە، خاچیبوون و نەرمکێشی سەرەتای دابەکان و هەستکردنیش بە پێویستی جیاوازیکردن لە نێوان هەڵە و ڕاستدا سەرەتای زیرەکیە. بەهاران و پاییزان جەنجی دادپەروەرانەی تێدا نییە، گەرچی پاشاکانی ئەو سەردەمە لەوانی تر باشتر بوون، ئیتر وابۆتە باو کە ئەوانەی لە ئاستێکی بەرزتردان هەڵمەتی تەمبێکارانە بکەنە سەر ئەوانەی کە لە ئاستێکی نزمتردان. ئەمە کارێکی نەشیاو بووە کە ئەم جۆرە هەڵمەتانە لە بینی ئەو دەوڵەتۆکەکاندا بەرپا ببێ کە لە یەک ئاستدان. هەر بۆیە دەڵێن بەهاران و پاییزان جەنجی دادپەروەرانەی تێدا نییە. ئەوەی پەیڕەوی لە سیاسەتی بەزەیی دەکا پشتیوانی گەل بۆ خۆی بەدەست دێنێ، ئەوەش کە سیاسەتی زوڵم پەیڕەو دەکا ڕق و تووڕەیی گەل بۆ خۆی دەهێنێ. ئەوەی کە پشتیوانی گەل لەدەست دەدا خزمەتەکانیشی خیانەتی لێ دەکەن. ئەوەش کە پشتیوانی زۆرایەتی گەل بەدەست دێنێ هەموو گەل ملکەتی دەبێ. پیاوی عاقڵ بە ڕێگەی ڕاستدا لەگەڵ جەماوەری گەلەکەی دەڕوا، ئاواتەکانی خۆشی دێنێتە دی. کاتێکیش لە هێنانەدی ئاواتەکانیدا نوشستی دێنێ، دیسانەوە هەر پابەندی باوەڕی ڕاست دەبێت. ڕۆیشتن بە ڕێگادا لە نزیکەوە بەرەو دوورە، کارکردنیش لە ئاسانەوە بۆ گرانە. لە خۆپرسینەوە بە دڵسۆزی گوشادیەکی گەورەیە. پابەندبوون بە مامەڵەکردن لەگەڵ کەسانی تر بە هەمان شێوە کە مامەڵە لەگەڵ خۆتدا دەکەی کورتترین ڕێگایە بەرەو ڕەوشت و بەرزی. پێویستە مرۆڤ خواردن لە کەسانی تر قبول نەکە ئەگەر بۆ ژەمێکیش بێ، ئەگەر هاتوو ئەمە پێچەوانەی دابی گشتی بوو، بەڵام ئەگەر هاتوو لەگەڵ دابی گشتیدا هاتەوە ئەوە دەتوانێت هەموو شتێک قبول بکە. بۆ نمونە ئەگەر چوون فەرمانڕەوایی وڵات لە یاو قبول بکە بە شتێکی سنوورشکێنی دانانرێ. دەوڵەمەندی و دەسەڵات پیاوی حەق خەرۆ ناکەن، هەژاری و دەستچروکیش عەزمی پێدانانوێنن، هەروە نابنە بایسی ئەوەی کە لە بەردەم زەبری هێزدا بچەمێتەوە. خاوەن ئەدەب سوکایەتی بە کەسانی تر ناکە، پیاوی ئابووریش لە ژیاندا مڵک و ماڵی کەسانی تر بە تاڵان نابە. فەرمانڕەوای خاوەن چاکە لە سەردەمانی کۆندا ئەگەر هەڵەی بدۆزیایەوە ڕاستی دەکردەوە، کەچی فەرمانڕەوای ئەمڕۆ لە جیاتی ئەوەی هەڵەکە ڕاست بکاتەوە بەدیقەتەوە لە هەڵەکردن دەڕوانێ. لە سەردەمی کۆندا هەڵەکانی فەرمانڕەوا هەروەکو خۆرگیران و مانگگیران وابوو هەموو گەل دەیبینی، کاتێکیش هەڵەکەی ڕاست دەکردەوە ڕێزی گەل بۆ فەرمانڕەوا زیاتر دەبوو. بەڵام فەرمانڕەوای ئەمڕۆ هەرتەنیا لە هەڵەکردن ناڕوانێ بۆ ئەوەی ڕاستی بکاتەوە بەس، بەڵکو بە بیانووی پوچەڵیشەوە پاساوی بۆ دەهێنێتەوە. پڕگال و گۆشەی دارتاش پێوەری بازنە و چوارگۆشەیە، حەکیمیش پێوەری ئاکارەکانی مرۆڤە. هۆکاری ڕوخانی فەرمانڕەوای جیە و چۆ ئەوە بوو کە پشتیوانی گەلیان لەدەستدا بوو. یاری شەترەنج شارەزاییەکی ئاسانە، بەڵام مرۆڤ تا بۆ فێربوونی شەکەت نەبێ ناتوانێ بە باشی یاری بکە. متمانەی تەواو بە وتەکانی کتێبی مێژوو لە نەبوونی کتێب خراپترە. پێویستە باوەڕی چاکەکاری ڕێنوێنی پیاوان بکە و هەڵسوکەوتیان لەگەڵ ڕەسمە مەزهەبیەکاندا هاو ئاهەنگ بێ و ڕەفتاریان لەگەڵ دادپەروەری و حەقدا ڕێک بێتەوە. فەرمانڕەوای بە بەزەیی و دادپەروەر کەس بربەرەکانەی لەگەڵدا ناکە و فەرمانڕەوای ڕاستپەروەریش کەس لە خەتەکەی دەرناچێ. یارمەتیدانی کەسانی تر بە نیازێکی پاک بەرزترین ڕەوشتی پیاوی شەرەفمەندە. پیاوی شەرەفمەند کەسانی تر فێر دەکات کەوان چۆن ڕادەکێشرێ، بەڵام تیر ناهاوێژێ. کاتێک کۆنفۆشیۆس لە چیای ڕۆژهەڵاتەوە سەیری خوارەوەی کرد، مەملەکەتی بچووکی لووی بینی. کاتێکیش لە چیای تایشانەوە سەیری خوارەوەی کرد، وڵاتەکەی بە بچووکی بینی. جا ئەوەی دەریای بینی ئاوەکانی تر زەحمەتە بتوانن بۆ لای خۆیانی ڕابکێشن،
ئەو کەسەش کە لای حەکیمەکان دەرسی خوێن بێ زەحمەتە مەکتەبەکانی دیکە بۆ لای خۆیانی ڕابکێشن. نابێ ڕێزگرتنی تۆ تەنیا بە ساڵاتچوانی خێزانەکەی خۆت بگرێتەوە، بەڵکو پێویستە ئەم ڕێزگرتنە ئەوەندە بەرفراوان بێتەوە کە هەموو بە ساڵاتچوان بگرێتەوە. هەروە نابێت چاودێری تەنیا منداڵەکانی خۆت بگرێتەوە، بەڵکو دەبێ هەموو منداڵان بگرێتەوە. ئەگەر پاشا بەختەوەری خەڵک هەروەکو بەختەوەری خۆی دابنێ، خەڵکیش بەختەوەری ئەو هەروەکو بەختەوەری خۆیان دادەنێن و ئەگەر پاشا خەمەکانی خەڵک بە خەمی خۆی بزانێ، خەڵکیش خەمەکانی پاشا بە خەمی خۆی دەزانێ. مرۆڤ تەنانەت ئەگەر چاوی لیل و دەزڕەنجینی لۆبانیشی هەبێ، ناتوانێت وێنەی بازنە و چوارگۆشە بە شێوەیەکی ئەندازایی بەبێ بەکارهێنانی پڕگال و گۆشە دەربێنێ و پیاو ناتوانێت ئاوازێکی مۆسیقا بێ پلەی مۆسیقی ڕاست بکاتەوە، تەنانەت ئەگەر گوێی شی کوانجیشی هەبێ. ئەگەر ناوبانجی باشی پیاو بە فراوانی بڵاو بۆوە، ئەوانە دڵخۆش ناکە کە جلوبەرجی ڕەنگا و ڕەنگ و ئاڵ و واڵە دەپۆشن. لە دەوڵەتدا گەل گرنگترین پێکاتەیە و حکوومەت لە پلەی دوودا دێ و پاشا لە پلەی سێمدایە. گەل ملکەتی فەرمانڕەواییەتێکی بەبەزەییە، هەروەکو چۆن ئاو سەر بەرەو خوار دەڕوە و ئاژەڵ بەرەو دەشت و دارستان دەچن. ئەوەی کە ماسی بەرەو قوڵایی ئاو ڕاودەنێ سێڵەیە، ئەوەی کە باڵندەش بەرەو دارستان ڕاودەنێ هەڵۆیە، ئەوەش کە گەل بۆ لای تانگ لە بنەماڵەی فەرمانڕەوای شانگ و پاشا و لە بنەماڵەی فەرمانڕەوای چوو، ئەوە جیەیە لە بنەماڵەی شیاوچۆ لە بنەماڵەی شانگ. پاشای حەکیم ڕژدە لەسەر داهاتی گەل بۆ ئەوەی لە ژیاندنی باوکان و منداڵەکانیان لە ساڵێکی پڕ لە هات و بەرەکەتدا ژیانێکی ئاسان بژین و لە ساڵی کارەساتدا لە برسان نەمرن. لەسەر ئەم بنەمایەش دەتوانێت بە ئاسانی بەرەو چاکە ئاراستەیان بکە. خۆشەویستی باوک و دایک بەزەییە و ڕێزگرتنی براگەورەکانیش دادپەروەریە. فەرمانڕەوایی وڵاتیش تەنیا بە بەزەیی و دادپەروەری دەبێت. پیاو پێویستە لە پێناوی خۆیدا پارێزگاری لە بەرزی ڕەوشتی خۆی بکە لە کاتێکدا کە هەژار دەبێت. کاتێکیش کە دەبێتە خاوەن پێگەیەکی بەرز و ناوبانگ دەردەکا، پێویستە کار بۆ ئەوە بکا کە هەموو خەڵک لە ڕێگەی چاکە بگرنە بەر. ناتوانی قورسایی شتێک بزانی تا نەیکێشی، تا شتێکیش نەپێوی ناتوانی درێژیەکەی بزانی. ئەمە بەسەر هەموو شتێکدا دەسەلمێ. تۆ ناتوانی تایبەتمەندیەکانی ئەو شتە تەنانەت دڵی مرۆڤیش بزانی تا نەیپشکنی. پیاو ڕوبەڕووی سوکایەتی پێکردن لەلایەن کەسانی ترەوە نابێتەوە تەنیا لەو کاتەدا نەبێ کە خۆی کارێکی وا بکا ببێتە مای ئەو سوکایەتی پێکردنە. زەوی دەرەبەگایەتی شوێران نابێ تەنیا ئەگەر خۆی ئەو ڕەگەزانەی تێدا بێ. دەوڵەتی شێرشی ناکرێتە سەر تەنیا ئەگەر هۆکار گەلێک هەبێ بۆ ئەم کارە. ناشێ مرۆڤ شەرمەزاری نەناسێ. شەرمەزاری نەناسین بۆ خۆی شەرمێکی ڕاستەقینەیە. هەموو مرۆڤێک مافی ئەوەی لەسەر بەرامبەرەکەی هەیە کە هەست بە بەزەیی بکە. پاشا حەکیمەکانی ڕابردوو بەوەی ئەوە کە ئەو هەستەیان هەبوو پەیڕەویان لە سیاسەتی بەزەیی دەکرد. ئەگەر فەرمانڕەوا بە هەمان هەستەوە پەیڕەوی لە سیاسەتی بەزەیی بەرامبەر کەسانی تر بکە، ئەوە هەروەکو لەپی دەست فەرمانڕەوایی بەسەر وڵاتدا ئاسان دەبێت. هەموو مرۆڤێک هێندێک کاروباری ئەو تۆی هەیە کە ویژدانی قبوڵی ناکە. جاگەر ئەم ڕێسایە لەوەدا جێبەجێ بکە کە ویژدانی ڕێگەی پێدەدا بیکە، ئەوە بەزەییە و هەموو مرۆڤێک هێندێک کاروباری ئەو تۆی هەن کە ئامادەنیە بیانکە. جاگەر هێندێک کاروباری ئەو تۆی کردن کە خۆی ڕێگە بەکردنیان دەدا، ئەوە دادپەروەریە. مادام هەر تاکێک باوک و دایکی خۆی خۆش دەوێ و ڕێزی گەورەی خێزانەکەشی دەگرێ، ئاشتی باڵ بەسەر وڵاتدا دەکێشێ. مرۆڤ کارێکی پێ ئەنجام نادرێت تەنیا لە حاڵێکدا نەبێ کە واز لە هەندێک کاروبار بهێنێ. چەند جێی ترسە مرۆڤ حەز بکە ببێتە مامۆستای کەسێکی دیکە. ئەگەر مرۆڤ بتوانێت کارێک بەبێ فێربوون ئەنجام بدا، ئەوە بۆ لێ هاتووی خۆی دەگەڕێتەوە. ئەگەر شتێکی زانی بەبێ ئەوەی بیری لێ بکاتەوە، ئەوە بۆ زیرەکی زگماکی خۆی دەگەڕێتەوە. ئەگەر مرۆڤ تەنیا لەبارەی خواردن، پۆشاک، خانووی خۆش و گوشادەوە شت بزانێ بێ ئەوەی هیچ فێربوون و پەروەردەیەک وەربگرێ، ئەوە لەگەڵ ئاژەڵ جیاوازی نییە. بەزەیی بریتیە لەو جێگە ئارامە کە مرۆڤ تێیدا بنەجێ دەبێ و کارەساتی مرۆڤ لەوەدایە کە جێگەی ئارامی خۆی و ڕێگەی ڕاست بەجێ بێڵێ. بەزەیی مانای مرۆڤ کۆبوونەوەی بەزەیی و مرۆڤیش پێکەوە مانای پرەنسیپ دەدا. وتەی باش لە مۆسیقای باش لاواسترە بۆ ڕێکداکوتان لە ناخی گەل.
سیاسەتی باش لە فێرکردنی باش لاوااسترە بۆ بەدەستهێنانی پشتیوانی گەل. سیاسەتی باش گەل لی دەترسێ، بەڵام فێرکردنی باش گەل خۆشی دەوێ. سیاسەتی باش دەتوانێت ئەو سامانە بەدەست بێنێ کە گەل دەیهێنێتە بەرهەم و فێرکردنی باشیش دەتوانێت پشتیوانی گەل بەدەست بێنێ. ئەوەی پەیڕەوی لە سیاسەتی بەزەیی دەکا شەرەف و شکۆمەندی دەست دەکەوێ و ئەوەی پەیڕەویشی لێ ناکات زەلیل بوون و سوکایەتی یەخەگیری دەبێتەوە. فەرمانڕەوایانی ئەمڕۆ دەیانەوێ لە زەلیلی و سوکایەتی دوور بکەونەوە، بەڵام لە هەمان کاتدا حەز ناکەن سیاسەتی بەزەیی پەیڕۆ بکەن. کارەکەی ئەوان وەکو کاری ئەو پیاوە وایە کە ڕقی لە شێ دەبێتەوە بەڵام لە ناو زۆنگاودا نیشتە جێبووە. دڵاوا خەڵکی خۆش دەوێ، بە ئەدەب ڕێزی خەڵک دەگرێ. ئەوەی خەڵکی خۆش دەوێ خۆشەویستی ئەوان بەدەست دێنێ و ئەو کەسەی ڕێزی کەسانی تریش دەگرێ ڕێزی لێ دەگیرێ. دڵاوا هەروەکو تیرهاوێژ وایە، سەرەتا بەر لە تیرهاوێشتن بەدەنی خۆیدا دەمەزرێنێ، پاشان تیر داوێژێ. جاگەر ئامانجی خۆی نەپێکا گلە و گازاندە لەوانە ناکە کە بەسەر ئەودا باڵا دەستن، بەڵکو تەنیا بە دوای هۆکاری شکستەکەیدا دەگەڕێ. فەرمانڕەوای بە بەزەیی بربەرەکانەی ناکرێ. دڵاوا بەسەر کەسی نادڵاوادا زاڵ دەبێ، هەروەکو چۆن ئاو ئاگر دەکوژێنێتەوە. ئەو دەوڵەتەی کە وەزیرەکانی بە توند و تۆڵیەوە پابەندی قانونەکانی نابن، کەسانێکی دەستپاچی تێدا نییە کە ئامۆژگاری بدەنە فەرمانڕەوا. لە دەرەوەش دەوڵەتێک نییە چێبڕچێ لەگەڵدا بکە، دەوڵەتێک کە بە ئاسانی دەڕوخێ. لێرەوە دەزانین کەمانەوە لەوێدا سەختە و گوزەران تێیدا مردنە. ئەگەر خەڵکانێکی پایەبەرز ڕەوشتیان نەبێ، ئەوە بەلای خەڵکانی پایەنزمیش قانونێک بوونی نییە کە پابەندی بن. ئەگەر دەرباری پاشایەتی ئیمانی بە پرەنسیپەکانی ڕەوشت و دادپەروەری نەبێ، ئەگەر پیشەگەران ئیمانیان بە کێشانە و پێوانە نەبێ، ئەگەر فەرمانبەرانی ڕەسمی دەوڵەتیش قانونەکان پێشێل بکەن، ئەگەر ڕەشانجی خەڵکیش قانونەکانی جەزایی پێشێل بکەن، ئەوە دەوڵەت ڕوبەڕووی مەترسیەکی توندی ڕووخان دەبێتەوە. ئەگەر خاوەن پێگەیەکی بەرز ئارەزووی شتێک بکە، هیچ گومانی نییە ئەوانەی پێگەی نزمتریان هەیە زیاتر ئارەزووی دەکەن. شەرەفمەند هەروەکو باوایە، پیاوی خاچیش وەکو جیا. جا با بە هەر لایەکدا هەڵبکە بە ئارەزووی جیایە. بەلای منەوە ژیان بە نرخە، بەڵام شتێک هەیە لە ژیان بە نرخترە کە ئەویش دادپەروەریە. هەر بۆیە ئامادە نیم لەسەر حیسابی دادپەروەری ژیانێکی کەساس و دادپەروەرانە بژیم. من ڕقم لە مردن دەبێتەوە، بەڵام شتێکی دیکە هەیە کە زیاتر ڕقم لی دەبێتەوە، ئەویش نەبوونی دادپەروەریە. پیاوی شەرەفمەند لەوە شەرمەزار دەبێتەوە ئەگەر ناوبانجی لەگەڵ واقعی حاڵدا یەک نەگرێتەوە. ڕۆشنبیر هەرچەندە هەژاریش بێ پابەندی دادپەروەری دەبێ. کاتێکیش لە گەیشتن بە پێگەیەکی بەرزتر سەرکەوتن بەدەست دێنێ لە ڕێگەی ڕاست دەرناچێ. ئەوەی تەسلیمی قەدەر دەبێ دەژی و ئەوەی بربەرەکانەی لەگەڵدا دەکا دەفەوتێ. ڕوەک ئەگەر یەک ڕۆژ لەبەر خۆر و 10 ڕۆژ لەبەر سەرما دابن ڕێگەشە ناکە، تەنانەت ئەگەر ڕۆچێک بێ کە بە ئاسانی لە زەویدا گەشە بکە. ئەگەر قەدەر ویستی پەیامێکی مەزن بەسەر کەسێکدا دابەزێنێ، بێگومان دەبێ بە ئازاری بیرکردنەوە و عەزیمەت بیگوشێ، ماسوولکەکانی ڕەنج بکێشن، لەشی برسی ببێ و لە هەل و مەرجی هەژاری و سەختیدا مشت و ماڵی بکە تا سرۆشت و عەزیمەتی پتەو بکە و هێزی زیاتری بداتێ. هەلومەرجی کەش و هەوا بایەخی لە ژینگەی جوگرافی کەمترە، ژینگەی جوگرافیش بایەخی لە هاوکاری گەل کەمترە. تا ئێستا ڕووی نەداوە کەسێک بربەرەکانەی ئارەزوەکانی گەل بکە و لە یەکخستنی وڵاتدا سەرکەوتوو بوو بێ. ئەگەر هەموو خەڵکی وڵات لە ئاودا نقوم بوون، دەبێت لە ڕێگای تا ئۆ ڕزگار بکرێن. ئەگەر ژنی برای گەورەش نقوم بوو، دەبێ بەدەست ڕزگار بکرێ. ئایا تۆ دەتەوێ هەموو گەل بەدەست ڕزگار بکەم؟ ئەگەر حەق باڵی بەسەر وڵاتدا کێشا، کەسانی ڕەوشت نزم پەیڕەوی لە کەسانی ڕەوشت بەرز دەکەن، ڕەشانجی خەڵکیش پەیڕەوی لە چاکەکاران دەکەن. ئەگەر هاتوو زوڵم باڵی بە سەر وڵاتدا کێشا، گەورە بچووک دەکا بە کۆیلە و بەهێزەکانیش لاوازەکان دەکەن بە کۆیلە. ئەگەر حەق باڵی بەسەر وڵاتدا کێشا، هەموو خەڵک سوودی لێوەردەگرێ. ئەگەر زوڵمیش باڵی بەسەر وڵاتدا کێشا، پیاوی شەریف قوربانی بە گیانی خۆی دەدا لە پێناوی حەق. بناغەی دنیا دەوڵەتە، بناغەی دەوڵەتیش خێزانە، بناغەی خێزانیش تاکە کەسە. مرۆڤ ئەوەندەی بەسە لە هۆکارەکانی سروشتی شتێک بزانێ و ڕێسای لێکۆڵینەوەی هۆکارەکانیش ملکەتکردنە بۆ سروشتی شتەکان.
بۆ بنیادنانی خانوویەکی بەرز هەردەبێ پشت بە گردەکان ببەسترێ، بۆ هەڵکەندنی حەوزی قوڵ هەردەبێ پشت بە ڕووباریان دەریاچە ببەسترێ. من بەباشی دەزانم کە چۆن ڕوحێکی بەرز لە دەروونمدا پەروەردە بکەم. ئەو کەسەی دەتوانێت پارێزگاری لە ڕەوشت بکە سەرڕای ئەوەی کە مڵکی نییە مرۆڤێکی ڕۆشنبیرە. مرۆڤ ئەوەندەی بەسە ئەو کارە نەکە کە نابێ بیکا و تەماعی لەوەدا نەبێ کە نابێ بەدەستی بێنێ. ئەگەر لەشی شیشی شۆخ و شەنگ لە کەدار و پیس بوو ئەوە خەڵک بەلای دەتێ دەپەڕن و بە بێساتنەوە و لوتی خۆیان دەگرن. ئەگەر پیا وازی لە گۆشت خواردن و شەراب خواردنەوە هێنا دەتوانێت قوربانی پێشکەش بکە. چاکەکار خەڵکانی تر فێر دەکات تا بەڕوونی فێر ببێ کە سەرەتا خۆی بەڕوونی چی دەزانێ، بەڵام مامۆستای ئەمڕۆ کەسانی تر فێر دەکات تا بزانێت کە سەرەتا خۆی چی نازانێ. چاکەکار دەبێت لە جێگەی گونجاو دابنرێ، لێهاتووش دەبێت لە پلەیەکی گونجاو دابنرێ. دەوڵەتی بچووک بەسەر دەوڵەتی گەورەدا زاڵ نابێ، دەوڵەتێکیش دانیشتوانی کەم بێ ناتوانێت بەسەر دەوڵەتێکدا زاڵ بێ کە دانیشتوانی زۆر بێ و دەوڵەتی لاوازیش بەسەر دەوڵەتی بەهێزدا سەر ناکەوێ. ڕوخسار و سیمای مرۆڤ زگماکە، تەنیا حەکیم دەتوانێت جوانیەکەی دەربخە. ئەو وتەیەی تێگەیشتنی ئاسان بێ بەڵام مانای قوڵی هەبێ ئەوە وتەیەکی باشە. شێوازی سادەی کارکردنیش بەڵام کاریگەری و بەرفراوانی هەبێ شێوازێکی باشە. ئەوەی بەدگۆیی بەرامبەر کەسانی تر دەکا دوای ئەوە کە تووشی نەهامەتیەک دەبێ چی دەکا؟ قسەی بۆش چاک نییە، بەهرەکان دەخنچێنێ و ڕێگەی لێ دەگرێ. باشترین ڕێگا بۆ جوانکردنی دەروون بریتە لە کۆنتڕۆڵکردنی تەماع. جاگەر مرۆڤ تەماعکار نەبێ کەم وایە سروشتی باشی خۆی لەدەست بدە. ئەگەر هاتو تەماعی زۆر بوو ئەوە جگە لە کەمێک شتێک لە سروشتی باشی نامێنێتەوە. لەو شتانەی کە زیاتر مرۆڤ دڵخۆش دەکا ئەوەیە کە کارێکی نەکردووە لە بەردەم ئاسمان و لە بەرچاوی خەڵک شەرمەزار بێتەوە. هیچ کەسێک ناتوانێت بەبێ پێڕەوکردنی سیاسەتی بەزەیی و بەبێ زانینی پرەنسیپەکانی فەرمانڕەوایی هەردوو حەکیمیا و شون فەرمانڕەوایی وڵات بکە. مادامە چێ پاشا لە فەرمانڕەواییدا ڕاست و ڕەوانە ئەوە دەوڵەت سەقامگیرە. ئەوەی بە زۆری هێز کەسانی تر گوێڕایەڵ دەکا کەس لە دڵەوە قەناعەتی پێناکە، بەڵکو بەهۆی لاوازیەوە ملکەتی دەبێ. بەڵام ئەوەی بە ڕەوشی بەرز کەسانی تر گوێڕایەڵ دەکا ئەوە خەڵک بە تەواوی لێی ڕازی دەبن، هەر وەکو چۆن زیاتر لە 7 قوتابی قەناعەتیان بە مامۆستا کۆنفۆشیۆس هێنا. ئەو فەرمانڕەوایی کە تێکڕای گەل وا لێ دەکات لە پێناوی ئاسوودەیی خۆیاندا کار بکەن، سەرڕای دەردەسەریەکانی کارکردن گلە و گازاندەی لەدەست ناکەن. ئەگەر فەرمانیش بۆ کوشتنی شەڕەنجێزێک لە پێناوی ژیانی گەلدا دەربکە ئەوە شەڕەنجێژەکەش ڕقی لێ هەڵناگرێ. دەبێ هاوڕێتی لەگەڵ کەسانی ڕەوشت بەرزدا ببەسترێ. لەوانەیە مرۆڤ ستایشێکی چاوەڕوان نەکراوی پێبگا، لەوانەشە بەهۆی ئەوە کە هەوڵ بۆ پلەی پێگەیشتووی دەدا بوختانی بۆ هەڵبەسترێ. ئەو کەسێک کە خانوویەکی هەیە ڕوحی ڕەوشت بەرزی و پێوەری ڕەفتاری جوانی هەیە و ئەو کەسەش کە خانووی نییە ڕوحی ڕەوشت بەرزی و پێوەری ڕەفتار جوانی نییە. کارکردن هەروەکو کردداری هەڵکەندنی بیر وایە، جا ئەگەر کردارەکە بەردەوام بوو قوڵی بیرەکە گەیشتە 7 گەز بێ ئەوەی بگاتە ئەوە ئەو بیرە سوودێکی نییە. ماسی خواردنێکە حەزی لێ دەکەم، هەروەها لە پیورچیش خواردنێکە حەزی لێ دەکەم. جا ئەگەر دەرەتانی ئەوە نەبوو کە هەردووکیانم پێکەوە دەستکەوێ ئەوە پەسنی لە پیورچ بەسەر ماسیدا. من مکۆمم لەسەر ژیان، هەروە پێداگرم لەسەر دادپەروەریش. ئەگەر دەرەتانی ئەوە نەبوو کە هەردووکیانم پێکەوە دەست بکەوێ ئەوە من پەسنی دادپەروەری بەسەر ژیاندا دەدەم. هەرتەنیا سنوورەکان بەزنین بۆ پەرژینکردنی گەل، لەمپەری چیاکان و شیوە سەختەکانیش بەزنین بۆ پاراستنی ئاسایشی دەوڵەت و هێزی سەربازیش بە تەنیا بەزنیە بۆ دەرخستنی زەبر و دەسەڵات لە هەر 4 گۆشەی وڵاتدا. شەرەف شتێکە کە هەمووان ئاواتی بۆ دەخوازن، بەڵام حەقیقەتیش ئەوەیە کە هەر کەسەی لە شەرەفێک بەهرەمەندە بەڵام بەجددی ڕامانی بۆ نەکردووە. ئەو شەرەفەی لەلایەن کەسانی دیکەوە بەخشراوە شەرەفێکی ڕاستەقینە نییە. بانگەواز بۆ پرەنسیپی میانڕەوی بێ نەرمونیانی نیشاندان هەروەکو ئەو دەمارگیریە وایە کە خەڵک ڕقی لێ دەبێتەوە، چونکە زیان بە پرەنسیپی بەزەیی و دادپەروەری دەگەێنێ و خۆی بە تەنیا شتێکەوە گرێداوە و ڕەچاوی شتەکانی دیکە ناکە. پیاوی نەفس بەرز بۆ پاراستنی کەرامەتی ڕەوشتی خۆی لە دەستدانی بەهەشتی خۆی ناترسێ. پیاوی ئازاش لە پێناوی پرسێکی دادپەروەرانەدا
لەوە ناترسێ کە لە ملی بدەن. دەکرێت پیاوی ڕەوشت بەرز پیاوی ڕەوشت نزم فێر بکە، هەروە دەکرێت خاوەن لێهاتووی زۆر خاوەن لێهاتووی کەم فێر بکە. هەموو کەسێک ئاواتیەوە دەخوازێ کە ڕەوشت و لێهاتووی بەرزی هەبێ. فەرمانڕەوا سێ گەنجینەی هەیە کە بریتین لە زەوی، گەل و سیاست. جا ئەگەر مرواری و گەوهری بە گەنجینەی خۆی زانی حتمەن تووشی بەڵایەک دەبێ. پێویستە ڕێزی پیاوانی ڕەوشت بەرز بگیرێ و پلەی گرنگ بدرێتە پیاوانی خاوەن لێهاتووی گەورە تا دەرفەت بدرێتە هەڵکەوتوەکان لێهاتووی خۆیان گەشە پێ بدەن. خوێنەری هێژە لە کۆتایی ئەم کتێبەدا چەند لاپەڕەیەکم بۆ خۆت بەجێهێشتووە، واتە تایبەت بە خۆت، بە هیوای ئەوەم کە تۆ لە هەر تەمەنێکدا بێ، لە هەر ئاستێکی خوێندەواری و زانستیدا بێ، هەر پیشەیەک و هەر کارێکت هەبێ دەتوانی تاقیکردنەوەکانی ژیانی خۆت لەوێدا تۆمار بکەیت. زنجیرەی کتێبەکانی پێش فەلسەفە لاوزی. ئاخۆ دەکرێت خەڵکت خۆش بیە و حکمی دەوڵەت بکەی بێ ئەوەی معریفەی خۆیت هەبێ؟ سوپا کاتێک کە بەهێز دەبێ لە ناو دەچێ، درەختیش کە دەبێتە درەختێکی بەهێز دەشچێ. ڕق و بەهێز بەرەو خوار دەچەمێتەوە، بەڵام نەرم و سووک بەرەو سەرەوە بەرز دەبێتەوە. دەکرێت پیاو هەموو شتێک بزانێ بێ ئەوەی لە دەرگای ماڵەوە بچێتە دەرەوە، بێ ئەوەش کە لە پەنجەرەوە بڕوانێ دەکرێت ڕێگەی ئاسمان بزانێ. لە ستایشکردنی پیاوانی بەتوانە بگرەوە، تەمەشا دەکەن خەڵکیش لە چێبڕچێ دەگرنەوە. لە پێدا هەڵگوتنی کاڵای دەگمەن بگرەوە، تەمەشا دەکەی خەڵکیش دزی ناکەن. لە پێشاندانی هەر شتێک کە ئارەزوی خەڵک دەوروژێنێ بگرەوە، لە پاشاندا دەبینی دڵی خەڵک شپرزە نابێ. ئەوەی توانای خۆی دەرناخە دەبێتە پیاوێکی بەناوبانگ. ئەوەی هەمیشە خۆی بەڕاز نازانێ دەتوانێت ڕاست و چەود لە یەکتری جیا بکاتەوە. ئەوەی کە ستایشی خۆی ناکە شوێنەوارە مەزنەکانی ناسڕێتەوە. ئەوەی پەیوانیە کە خۆی باڵا دەستا ئەوە بۆ سەرکردایەتی لەبارە. ئەگەر پیاو چێبڕچێی کەسانی تر نەکا ئەوە لە ژێر ئەم ئاسمانەدا کەسێک نابێ چێبڕچێ لەگەڵ ئەودا بکە. ئەو کەسەی دەست لە کارێک هەڵدەگرێ کە پێی سپێرراوە وەکو ئەو کەسە نییە کە لێ هاتوانە ئەنجامی دەدا. ئەگەر شمشێر تا ئەو پەڕی ڕادەی خۆی تیش کرا ئەوە ئەستەمە ماوەیەکی درێژ بەردەوام بێ. مرۆڤ لەوەی بەهۆی زەلیلیەوە بەسەری دێ واقی وڕدەمێنێ، چونکە خەڵک نەکبەتی وەکو ژیانی خۆیان دادەنێن. کاتێک واسێنان لە ڕێگایەکی مەزن بە کۆتا دەگا، ڕاستپاردەکانی دادپەروەری و چاکەکاری دەبنە خاوەن بەهایەکی بەرز. کاتێک معریفە و حکمت وەدەر دەکەون، دووڕووی گەورە سەر هەڵدەدا. کاتێک خێزان بێ چێبڕچێ دەبێ، ئەوە داکۆچی لەسەر ڕایەڵی خێزان و هەستی باوکایەتی دەبێ. کاتێکیش وڵات دەکەوێتە ناو شێواویەوە، وەزیری دڵسۆز سەر هەڵدەدەن. ڕێگا ئەو پەڕی ڕاستەڕێیە، بەڵام هەندێک خەڵک ڕێوبانی ئاسەیان بەلاوە پەسەندترە. گەورەترین گۆڕەپان ئەمەیانە کە گۆشەی تێدا نییە. گەورەترین کەشتیش ئەمەیانە کە دەتوانێت بۆ ڕاو دوورترین مەودا لە دەریادا ببڕێ. مەزنترین دەنگ ئەمەیانە کە خامۆشە. مەزنترین شێوەش ئەمەیانە کە شێوەی نییە. تا ئۆ شێوە و دەنگ و ناوی نییە. لەگەڵ ئەوانشدا تەنیا تا ئۆ پشتیوانی لە هەموو گیان لە بەران دەکات. مەزنترین شارەزایی وەک دەست و پێ سپی دەردەکەوێ. مەزنترین زمان پاراویش وەک لالەپەتە دەردەکەوێ. تاوە شتەکان بەجێ نایەڵێ تا لە دنیای ئەولا بیانکە، بەڵکو هەموو شتەکان لەم دنیایەدا ئەنجام دەدا. جاگەرمیر و پاشەکان توانیان پارێزگاریان لێ بکەن، ئەوە هەموو شتەکان خۆ بەخۆ ملکەتچیان بۆ دەکەن. ئەو تاوەی کە دەکرێت قسەی لەبارەوە بکرێ نەمر نییە. ئەو ناوەش کە دەکرێت لێی بنرێ ناوێکی نەمر نییە. تاوە تەنیا یەک شتی لێ دەبێ، یەکیش خۆی بۆ دوو ڕووی بەرامبەر دابەش دەکا و دووەکانیش گیان لە بەرانیان لێ دەبێ. یەن و یانگ وەکو دوو هێزی نالێک بەیەک لە ناخیدا هەیە. یەن و یانگ کار لە یەکتری دەکەن و لە چی وزەی زیندوو بەیەکدا دێن و دەبنە یەک. تاغۆ هۆکاری هەموو شتێکە و دیش چاودێری دەکات. تا ئۆ دی شێوە بە شتەکان دەبەخشن و ژینگەش کارەکە تەواو دەکات. لەمەشەوە هەموو بوونەوەرەکان بەبێ هەڵاواردن ستایشی تا ئۆ دەکا و دی بەرز دەنرخێنێ. تا ئەو فەرمانڕەوایی بەسەر هەموو شتێکدا دەکا. پیاوانی باش ڕێزی لێ دەگرن، پیاوانی خراپیش دەیناسن. وشەگەلی ڕەوان و پاراو دەتوانێت شەرەف و ڕێزی کەسانی تر بەدەست بێنێ، بەڵام شاکاری جوان دەتوانێت مرۆڤ بخاتە سەروی کەسانی ترەوە. تیشکدانەوەی بەردەوام قانونی جوولانەوەی تاۆیە. بوونی لاوازیش وەزیفەی تاۆە. هەموو ئەو شتانەی لەژێر ئەم ئاسمانەدان لە بوونەوەری ڕق و بینراون. هەموو بوونەوەرە بینراوەکانیش لە تاۆی نەبینراوەوە دێنە ناو بوونەوە.
بەڵێنی لەرزۆک وا لە مرۆڤ دەکا کە ڕاستڕەوانی خۆی لەدەست بدە. باوەڕکردن بەوەش کە شتەکان ئاسانن دەبێتە هۆی گرانکردنی. لێگەڕێ خەڵق قەناعەت بە خواردنی خۆیان بکەن، بە جلوبەرجی خۆیان بەختەوەر بن، بە ماڵەکانی خۆیان ڕازی بن، بە دابوونەریتە سادەکانیان دڵخۆش بن. دەوڵەتانی دراوسێ لە مەودای بینینی چاودان، هەر کامیان قۆقەی کە لە شێر و وەڕینی سەگەکانیان گوێلەیە، بەڵام خەڵکانێکن بە درێژایی ژیانیان پەیوەندیان بەیەکەوە نییە. ئەفسون و جوانی تاۆ لە بڕان نایە. تاۆ هەروەکو مێینە تەمومژاویە و دەواازەی مێینەی تەمومژاویش بریتە لەو بنچینەی کە دەستپێکی ئاسمان و زەویە. ئەو کەسەی بۆ هەتایە خۆی لە ئارەزوەکان ڕزگار دەکات دەتوانێت لە تاۆوە میهرەبانی گیان لە بەران ببینێ. ئەو کەسەش کە خۆی لە ئارەزوەکان ڕزگار ناکە تەنیا دەتوانێت ڕواڵەتی تاۆ ببینێ. ئەوانەی خۆیان تەنیا بۆ پیادەکردنی حکمی دەوڵەت نەزر دەکەن دەتوانن ئەرکە گرنگەکانی دەوڵەت ڕاپەڕێن و تەنیا ئەوانش کە دەوڵەتیان لە خۆیان خۆشتر دەوێت دەکرێت بۆ حکمی دەوڵەت متمانەیان پێ بکرێ. ئەو درەختە زەبەلاحی کە هەردوو قۆڵی پیا و پێی ناگاتەوە لە شەتڵێکی بچووکی باریکەوە گەشە دەکە. مەستەبەی بەرزیش کە لە نۆ قات پێکاتوە لە پلەی بچووکی سەرزەویەوە دەست پێ دەکە. گەشتی 1000 میلیش لە هەنگاوی یەکەمەوە دەست پێ دەکە. ئەم دنیاە تەمومژاوی و فریودەرە، بەڵام شێوەیەکی تێدایە زۆر قوڵ و ئەو پەڕی تاریکە، هەروەها کۆمەڵە قەوارەیەکیشی تێدایە. بێقەناعەتی گەورەترین نەکبەتیە، بەرچاوتەنجی تێرنەخۆرەش مەزنترین مەترسیە. هیچ کارەساتێک لەوە گەورەتر نییە دوژمن بە سووک دابنەی. بە سووکدانانی دوژمن و بە ئاسانی گۆڕینی کەسانی تر بە دوژمن پرانسیپەکانی تاۆ لە دەست دەدا. بەختکەچی بەختگەشی دادەپۆشێ، بەختگەشی بەختکەچی دادەپۆشێ. ڕاشکاوی بنوێنە، سادەیی بەرجەستە بکە، خۆپەرستی کەم کەرەوە و هێندێک لە ئارەزوەکانیش خامۆش بکەرەوە. ڕووبارەکان و دەریاکان دەکرێت زۆر لە تەوژمەکان ئاراستە بکەن، بە دیاریکراویش لەبەر ئەوەی لە شێوەکانی خوارەوەدا دەمێنێتەوە. دوای ئەوەش دەکرێت زۆر لە تەوژمەکان ئاراستە بکەن. ئەوەی دەتەوێت کەمی بکەیەوە سەرەتا دەبێت فراوانی بکەیت. ئەوەی دەتەوێت لاوازی بکەیت دەبێت سەرەتا بەهێزی بکەیت. ئەوەی دەتەوێت بیڕوخێنی دەبێت سەرەتا بنیادی بنێیت. ئەوەی دەتەوێت دەستی بەسەردا بگری دەبێت سەرەتا پێی ببەخشی. گەر هۆڵەکەت پڕ لە زێڕ و گەوهەر بوو چێ دەتوانێت پارێزگاری لێ بکە؟ سامان و پێگە سەروەری دەهێنە بەرهەم کە ئەویش لە لای خۆیەوە ماچی نەگمەتی و ماڵوێرانیە. کشانەوە بە خێرایی هەر لەگەڵ تەوابوونی کار ڕێگەی ئاسمانە. ئەوەی لە خانوویەکی ساکاردا دەژی پڕ بە چاوەکانی بە ئارخەیانی دەخەوێ. ئەو کەسە ئارامە و خەیاڵی ئاسوودەیە. لە مامەڵەکردن لەگەڵ کەسانی تردا دڵسۆزە، لە ئاخاوتندا ڕازگۆیە، لە حکومداندا پاکە و دەتوانێت هەموو کارێک بکاو، لە کارکردندا ڕێک و پێچی هەیە. خۆت لە حکمت ڕزگار بکە و معریفە بخەرە لاوە، خەڵکی 100 جار سوودمەند دەبن. خۆت لە دادپەروەری ڕزگار بکە و چاکەکاری بخەرە لاوە، خەڵک دووبارە دەگەڕێنەوە سەروەفای خێزان و هەستی باوکایەتی. خۆت لە شارەزایی ڕزگار بکە و قازانج بخەرە لاوە، دز و ماڵ بە تاڵانبەر نامێنێ. ئەگەر هێزی هەردوو لا بەرامبەر بن ئەوە لایەنی چەوساوە و بەرهەڵسکار سەر دەکەوێ. ناوەڕۆکی مەزنی دی لەگەڵ تاۆ ڕێک دەکەوێ. ئەو شتەی پێی دەگوترێت تاۆ شێوەیەکی دیاریکراوی نییە تا بتوانرێ ببینرێ و دەستی لێ بدرێ. ئەگەر خەڵک لە مردن نەترسن چ سوودێکی تێدا دەبێ ئەگەر بتەوێ بە مردن بیان ترسێنی. زۆربەی جار خەڵک لەسەر لێواری سەرکەوتن لە کارەکانیان تووشی شکست هێنان دەبن. جاگەر هاتوو لە کۆتاییشدا هەروەکو سەرەتای کار لەسەر کارەکەیان سوور بوون ئەوە کارەکەیان تێک ناچێ. فەرمانڕەواییکردنی خەڵک کارێکی سەختە، چونکە فەرمانڕەواکان بە حەسرەتی جێبەجێکردنی قانونەکانەوەن. ڕەوش جوان سنجی فراوانە، بەڵام چروک باری خەمەکانی گرانن. مرۆڤی ڕەوش جوان دڵێکی ئارامی هەیە و بەرزەفڕ نییە، بەڵام چروک بەرزەفڕ و هەرزەیە. پیاوی ڕازگۆ لە ڕێگای وتار و معریفەکانیەوە کەسانی دیکە پەروەردە دەکا و لە ڕێگای ئەو هاوڕێیانەشیەوە خۆی پەروەردە دەکا. ئەوەی بەلای ڕەوشت بەرزەوە گرنگ بێ بوونیان نەبوونی چاکەکاری و کەرامەتە. هەژاری لە ژیانی مادی بەلای ئەوەوە گرنگ نییە. پیاوی عاقڵ دەبێ بە وردی بیر لە 7 پرسیار بکاتەوە. ئەوەی بینیم دەیناسم، ئەوەی گوێم لێبوو تێی دەگەم،
ئایا لەگەڵ کەسانی تردا نەرمونیانم؟ ئایا ئاکارم جوانە؟ ئایا بە ڕاستگۆیی و دڵسۆزی لەگەڵ خەڵکدا دەدوێم؟ ئایا بە جددی و لێبڕاوانە کار دەکەم؟ لە کاتی ڕوبەڕوونەوەی گیر و گرفتدا چۆن داوای یارمەتی لە کەسانی تر دەکەم؟ ئاکامی تووڕەبوون چییە؟ ئایا ئەوەی کە ئاواتی پێدەخوازم شایەنی ئەوەم بۆم بێتە دی؟ ڕەوشتبەر 3 وەسیەتی هەیە. وریابە لە کاتی لاویدا لە نێو خۆشیەکاندا نقم نەبی. وریابە لە کاتی بە ساڵدا چووندا لە ململانێ و کێشە و بەرە دووربی. وریابە لە کاتی پیریدا لە تەماحکاری و چاوبرسێتی بە دووربی. مرۆڤی کەم دوو لە کارکردندا دەست و بردە. هەڵای فەرمانڕەوا هەروەکو چۆن هەموو کەس مانگ و خۆر دەبینێ ئاوا ڕوون و ئاشکرایە، بەڵام جەماوەر هێشتا ڕێزی دەگرێ چونکە هەڵەکەی خۆی ڕاست کردوتەوە و ئەوان دوای ئەوەی هەڵەکەی ڕاست کردەوە ڕێزی دەگرن. مرۆڤی ڕەوش جوان ئەمانەت و وەفاداری بەلاوە گرینگە، بایەخ بە کاروباری سووک و چروک نادا. پیاوی ستەمکار لە پڵنگ دڕترە. ئەوەی هەڵسوکەوتی خۆی بەداب و ئاکاری گشتیەوە دەبەستێتەوە کەسانی تر دانی پێدا دەنێن کە خاوەن ڕەوشتێکی بەرزە. هیواخوازم کە بە ساڵاتچوان بە ئاسوودەیی و ئارخەیانی بژین و متمانەی هاوبەش باڵ بەسەر هاوڕێیاندا بکێشێ و مناڵانیش ئاگاداری و چاودێریان هەبێ. ڕۆڵی دابەنەریتەکان لە گرنگیدان بە گونجان و تەبایی خۆی حەشارداوە. لە هەموو هەڵسوکەوتەکان زیرەکانەتر ئەوەیە کە لەو ناوچانەدا نیشتەجێبین کە دابوونەریتی ساکاریان هەیە، ئەگەرنا چۆن ئەمە بە زیرەکیدا دەنرێ. خراپ بەکارهێنانی وشەکان دەبێتە هۆی قسەی نامەنتقی. ئەگەر هەڵسوکەوتی فەرمانڕەوا دروست و ڕەوا بێ تێکڕایگەل ملکەچی دەکەن بێ ئەوەی فەرمانیان بۆ دەرچێ، ئەگەرنا تێکڕایگەل ملکەچی ناکەن هەرچەندە چەندین جاریش فەرمانیان بۆ دەربچێ. ئەو کەسەی قسەکانی هەنجوینی بێ کەسێکی درۆزنە. لە هەر کوێ سوپا ئوردووی لێخست درک و گوڵی چێوی بە بەربڵاوی گەشە دەکا. شەڕ و شۆڕی گەورەش هەمیشە برسێتی بەدوادا دێ. ئەوەی بتوانێ بەرگەی هەموو سوکایەتیەکانی دەوڵەت بگرێ دەتوانێ ببێتە سەروەری وڵات. ئەو کەسەش کە دەتوانێت بەرگەی کارەساتەکانی دەوڵەت بگرێ لەوانەیە ببێتە پاشای هەموو شتێک کە لە ژێر ئاسماندایە. باشترین فەرمانڕەوا ئەوانن کە گەل بەبوونیان نازانێ. فەرمانڕەوا لە دووەکانیش ئەوانن کە گەل خۆشی دەوێن و ستایشیان دەکا. لە دوای ئەمانەش ئەوانە دێن کە خەڵک لیان دەترسێ، بەڵام خراپترین فەرمانڕەوا ئەوانن کە خەڵک بێزی لیان دەبێتەوە. ئاسمان نەمرە و زەوی هەتا هەتاییە. ئاسمان و زەوی لەوانەیە نەمر و هەتا هەتایی بن چونکە لە پێناوی خۆیان دانین لەبەر ئەوە هەتا هەتاین. ئاسمان پەی بە تائۆبر جا بێگەر دەرچوو، زەوی پەی بە تائۆبر جا ئارام دەرچوو، شیوەکان پەیان بە تائۆبرد جا لێوان لێو بوون. هەموو ئەو شتانەی پەیان بە تائۆبردووە بە بڕش دەرچوون، هەروەکو ئەو پاشا و میرانەی کە پەیان بە تائۆبردووە ئیتربوونە سەرۆکی هەموو شتێک کە لە ژێر ئاسماندایە. ئاسمان و زەوی بێلایەنن، ئەوان لێ دەگەڕێن هەموو شتەکان لە خۆیانەوە سەر هەڵبدەن یان لە ناو بچن. حەکیمی بێلایەن لێ دەگەڕێ هەموو خەڵک خۆیان بە تەنیا بژین یان بمرن. یەن و یانگ لە نێوان ئاسمان و زەویدا یەک دەگرن بۆ خستنە خوارەوەی دڵۆپێک شەونمی شیرین بێ هیچ ڕێنوێنیەکیش لەلایەن خەڵکەوە دڵۆپەکان بە یەکسانی بەسەر هەموواندا دەکەن. تۆڕی ئاسمان بەرفراوانە، چاوی گەورەی تێدایە، بەڵام لێ ناگەڕێ هیچ شتێک هەڵبێ. هەموو شتێکی ژێر ئەم ئاسمانە قورسە، پێویستە کاتێک مامەڵەی لەگەڵدا بکرێت کە ئاسان دەبێ. هەموو شتێکیش لە ژێر ئەم ئاسمانەدا گەورەیە، دەبێت کاتێک مامەڵەی لەگەڵدا بکرێت کە هێشتا بچووکە. هیچ شتێک لە ژێر ئەم ئاسمانەدا لە ئاو نەرمتر و لاواستر نییە، بەڵام لە هێرشبردن بۆ سەخت و بەهێز لەگەڵ هیچ هێزێکدا بەراورد ناکرێ و هیچ شتێک ناکرێت جێگای بگرێتەوە. چەند شتێکی جوانە کە هەموو خەڵکی ژێر ئەم ئاسمانە دان بەکاری جواندا بنێن. ناشرینی ئەلێرەدا خۆی دەردەخا، کاتێکیش بە باشە دەڵێن باش ئەلێرەدا شەڕی خۆی دەردەخا. نەرمی شتێکی ژێر ئەم ئاسمانەیە کە دەتوانێت شتێکی هەرە سەخت دەرەودی و بکە. ڕێگای ئاسمان بۆ هەموو شتەکان سوودبەخشە و زیانبەخش نییە. ڕێگای حەکیمیش ئەوەیە کە چێبڕچێ لەگەڵ هیچ کەسێک نەکە لە هەمبەر ئەو کاری کە دەیکا، بەڵکو یارمەتی دەدا. بە دوواداچوونی فێربوون لەوانەیە ببێتە هۆی ئەوەی ڕۆژ بە ڕۆژ ئارەزوەکان زیاد ببن
کەچی بەدوودا چوونی تا ئەوە دەبێتە هۆی ئەوەی ڕۆژ بە ڕۆژ و جار لە دوای جار ئارەزوەکان کەم ببنەوە تاوای لێدێ مرۆڤ دەگاتە ناکار بەڵام هەموو شتێکیش بەهۆی ویەوە بە ئەنجام دەگا مامەڵە لەگەڵ کاروبارەکان بکە و بەر لەوەی ڕوو بدەن چارەسەری کاروبارەکان بکە بەر لەوەی دەست بە شێواوی بکەن حەکیم گوتوویە من هیچ کارێک ناکەم بەڵام خەڵک هەر لە خۆیانەوە وایان لێ دێکە گوێڕایەڵ بن من شەیدای وەستانم بەڵام خەڵک لە خۆیانەوە بەسەر ڕاستی هەڵسوکەوت دەکەن نامە بایسی بێزارینانەوە و خەڵک ستایشی خۆیان دەکەن من ئارەزوێکم نییە و خەڵکیش بە شێوەیەکی سروشتی لە سادەیەکی بەراییدا دەمێننەوە قسەکردن بە وشەی کەم لەگەڵ سروشدا یەک دەگرێتەوە جێژەڵووکە بەیانیەکی تەواو و بەردەوام نابێ و زریانیش ڕۆژێکی تەواو بەردەوام نابێ جا باشە چێ وای لێ دەکا ئەمە زەوی و ئاسمانن تەنانەت زەوی و ئاسمانیش ناتوانن جێژەڵووکە و زریان والێ بکەن بەردەوام بن بۆ ماوەیەکی درێژ جا باشە مرۆڤ چۆن دەتوانێت وڵاتی بچووک ژمارەی دانیشتوانی کەمە هەرچەندە ژمارەیەکی زۆر و فرەتجۆر و ئامێری تێدایە بەڵام بەکار نایەن خەڵک گرنگی بە ژیانی خۆیان دەدەن و بەرەو جێگای دوور ناڕۆن وشەی دڵسۆزانە ناسک نابێ و وشەی ناسچیش دڵسۆزانە نابێ ئەوەی بە تاوە یارمەتی فەرمانڕەوا دەدا لە ڕێگای هێزەوە هەیمەنە بەسەر هەموو شتێکی ژێر ئەم ئاسمانەدا ناکە تاک لە ڕوانگەی تاکە کەسی خۆیەوە بناسە و خێزان لە ڕوانگەی خێزانەوە بناسە دراوسێ لە ڕوانگەی دراوسێ دەوڵەت لە ڕوانگەی دەوڵەت و مەملەکەتیش لە ڕێگای مەملەکەتەوە بناسە دەوڵەت پێویستە بە ڕێگایەکی سروشتی حکم بکرێ بەڵام جەنگ پێویستە بە ڕێگایەکی ناسروشتی بەڕێوە ببرێ مەملەکەتیش پێویستە بە ڕێگایەکی هێمنانە کۆنتڕۆڵ بکرێ مامۆستایەکی هوەری جەنگ دەڵێ زاتی بڕیاردانی هێرشبردنم نییە بەڵکو من هەڵوێستی بەرگری بە پەسنتر دەزانم زاتی یەک قوڵانج پێشڕەوی کردنم نییە بەڵکو هەنگاوێک شانەوە بە پەسنتر دەزانم بە خاوەنداری پرەنسیپەکانی فەرمانڕەوایی دەوڵەت مرۆڤ دەتوانێت سەروەری خۆی بۆ هەتایە بپارێزێ ئەمەش ئەو ڕێگایەیە کە مرۆڤ وا لێ دەکا ڕێگەکانی بە قوڵی بچێنێ و قەدەکان بەهێز بکا و ماوەیەکی درێژ بژی بە بربەرەکانی هەر کام لەگەڵ ئەوی تردا بوون و نەبوون هاتنە ناو بوونەوەرەوە سەختی و ئاسانی خۆیان پێک دێنن درێژی و کورتی بە بەراوردکردن بە دەردەکەون بەرزی و نزمی لە یەکتر گیان دەنگ و گۆکردن هاو ئاواز دەبن و پێشەچی و پاشەچی بە دەردەکەون ماسی ناتوانێ دوور لە ئاوی قوڵ بژی ناشێ چەکە کاریگەرەکانی دەوڵەتیش بە سادەیی لە بەرچاوی خەڵکانی تردا نمایش بکرێن بە ڕۆیشتنی خێرا تۆ بەسەر سەرمادا زاڵ دەبی و بەهێمنی مانەوەش دەتوانی بەسەر گەرمادا زاڵ بی ئەگەر مرۆڤ ئارامی و دان بە خۆداگرتنی خۆی بپارێزێ دەبێتە سەرۆکی هەموو شتێک کە لە ژێر ئەم ئاسمانەدایە ئەو فەرمانڕەوایی کە دەست بە وێنەی مەزنەوە پرەنسیپەکانی تاۆ دەگرێ هەموو شتێکی ژێر ئەم ئاسمانە ملکەچی بۆ دەکا هەموو ئەو شتانەش کە لە ژێر ئەم ئاسمانەدان لە حەسانەوە ئاشتی و تەندروستی بەهرەمەند نین پیاو تەنیا بە ناسینی نەمری دەتوانێت هەمووان قبول بکە و تەنیا بە قبولکردنی هەمووانیش دەتوانێت مامەڵەی هەموو شتێک بە دادپەروەری بکە بەم مامەڵەکردنش دەتوانێت پرەنسیپەکانی حکمی دەوڵەت بناسێ بەناسینی ئەو پرەنسیپانەش دەتوانێت قانونەکانی سروشت بناسێ بەناسینی قانونەکانی سروش لەگەڵ تاۆدا ڕێک دەکەوێ و بەڕێکەوتن لەگەڵ تاۆ دەبێتە کەسێکی هەتاهەتایی و دەتوانێت بە درێژایی ژیان لە مەترسی ڕزگار ببێت ئەو کەسەی تێدەگا بەڵام بێدەنگ دەبێت کەسێکی ئامادەیە تا ببێتە نمونەی هەموو ئەوانەی لە ژێر ئەم ئاسمانەدان ئەو کەسەی کە شکۆداری و سەرفرازی دەناسێ بەڵام پێگەیەکی سادە دەگرێ سنجی هەروەکو بەرفراوانی شێوێک فراوان دەبێت ئەو کەسەی پیاوەتی دەناسێ بەڵام بە مێیەتی پێیوەست دەبێ سنجی هەروەکو سنگێکی بەرتەسک تەسک دەبێت ئەوەی کەسانی تر دەناسێ حەکیمە ئەوەی خۆی دەناسێ ڕۆشنبیرە ئەوەی کەسانی تر دەبەزێنێ لە ڕووی بەدەنیەوە بەهێزە ئەوەی بەسەر خۆی دازاڵ دەبێ هێزێکی مەزنی هەیە ئەوانەی کە دەتوانن تێم بگەن زۆر کەمن ئەوانش کە دەتوانن پەیڕەوی لە من بکەن زۆر بە زەحمەت بەردەست دەکەون حەکیم جلوبەرجی زبر لەبەر دەکا بەڵام گەوهەرێکی گرانبەهای لە ژێر جلەکانیدا هەڵگرتووە ئەوەی کە دەزانێ معریفەکانی خۆی دەرناخە ئەوەی کە معریفەکانی خۆی دەردەخا نازانێ ئەوەی کە دەزانێ قسە ناکە ئەوەی قسە دەکا نازانێ خاوەن قەناعەت هەر کەسێک بێ تووشی پەڵەی شەرم نابێ ئەو کەسەش کە دەزانێت کەی و لەکوێ ڕادەوەستێ تووشی مەترسی نابێ اینجا دەتوانێت ماوەیەکی درێژ
بێ نیگەرانی بمێنێتەوە. خاوەن قەناعەت دەوڵەمەند دەبێ، ئەو کەسەش بە دام بە خۆداگرتووی هەڵسوکەوت دەکا خاوەن ئیرادەیە. ئەوەی کە لەگەڵ پرەنسیپەکانی تا ئەودا ناڵێک نییە دەمێنێتەوە. ئەو کەسەش کە لە ڕووی بەدەنیەوە دەمرێ بەڵام پارێزگاری لە تاوە دەکا ژیانێکی درێژی دەبێ. فەرمانڕەوایی دەوڵەتێکی گەورە وەکو سوورکردنەوەی ماسی بچووک وایە، دەبێ خۆ بە دوور بگیرێ لە هەڵچوونی چەند جارە. لە پێناوی فەرمانڕەوایی گەل و مامەڵەکردن لەگەڵ سروشت هیچ شتێک لە پرەنسیپی کارنەکردن باشتر نییە. لەم ڕێگایەوە مرۆڤ دەتوانێت بە زوویی پەیڕەوی لە پرەنسیپەکانی تاو بکە. تاوپەڕی توانە هەوڵ بدە دڵت ئارخەیان بێت و لە سەرمەندی بەردەوام بێ. هەموو شتەکان گەشە دەکەن و پەرە دەستێنێ پاشان قۆناغەکانی دەبینێ. هەرچەندە هەموو شتەکان بە هەزارەها زۆر دەگەشێنەوە بەڵام سەرنجام هەموو شتەکان دەگەڕێنەوە سەرماچی خۆیان. قڕز بنەڕەتی سووکە و مندیش سەروەری چاڵاچیە. ئەوەی کە تەنیا پشت بە چاوی دەبەستێ بەڕوونی نابینێ. ئەوەی کە خۆی هەمیشە بەڕاست دەزانێ ناتوانێ ڕاست لە چەوت جیا بکاتەوە. ئەو کەسەش کە ستایشی خۆی دەکا ناتوانێت داستان تۆمار بکە. ئەو کەسەش کە خۆی بە باڵا دەست دەبینێ بۆ سەرکردایەتی لێوە شاوە نییە. زنجیرە کتێبەکانی پێشفەلسەفە کۆنفۆشیۆس وەرگێڕانی ئەبوبەکر ساڵح ئیسماعیل. ئەگەر کەسێکت خۆشویست زیادەڕۆیی لە ناس هەڵگرتنی مەکە بەڵکو دەرسی فێرکە. ئەو کەسەی تەنیا گرنگی بە ورجی خۆی دەدا نرخی نییە. پیاوی عاقڵ لە ڕێگای ڕاست دەرناچێ چونکە زانیاری بەرفراوانی هەیە و هەڵسوکەوتیشی لە چوارچێوەی دابوونەریتی گشتیدایە. من یارمەتی قوتابیەکانم نادەم بۆ چارەسەرکردنی کێشەکانیان تا ئەو کاتەی خۆیان بۆ چارەسەرکردنی کۆشش دەکەن و ناتوانن پێکاتەکانی کێشەکەشی بکەنەوە. ئەگەر تواناکانت لای کەسانی تر دیار و ئاشکرا نەبوون زیانێکی نییە، بەڵکو زیان لەوەدایە کە تۆ هەر لە بنەڕەتدا توانات نەبێ. نەبوونی وەزیفە مای نیگەرانی نییە، بەڵکو ئەوەی مای نیگەرانیە ئەوەیە کە وەزیفە هەبێ بەڵام توانا و لێهاتوویی بۆ ڕاپەڕاندنی کارەکە نەبێ. ماڵی حرام بەردەوام نابێ. پیاو دەبێ بە هۆشیاری و ڕژدیەوە هەڵسوکەوت لەگەڵ ئەو کارەدا بکە کە بواری تایبەتمەندی خۆیەتی، خۆی لە کاروبارێکەوە هەڵنەقورتێنێ کە نایزانێ و دەسەڵاتی ئەوەی نییە کە هەڵسوکەوتی تێدا بکە. زیشیا دەڵێ خۆت بەو کاروبارە بچووکانەوە سەرقاڵ مەکە کە ئەنجامێکی گەورەی لێ ناکەوێتەوە، بەڵکو خۆت بۆ ئەو کاروبارانە تەرخام کە ئەنجامی گەورەی لێ بەدەستێ. واتە لەو کاروبارە بچووکانە ورد مەبەرەوە کە سنووری کاروباری گەورە نابڕێ. حەق بڵێ و شەرم لە هیچ کەسێک مەکە، تەنانەت ئەگەر مامۆستای خۆشت بوو گوتویانەکە خاوەن حەق سوڵتانە. ئەوانەی گۆشەنیگای سیاسی ئایدۆلۆژیان هەیە لە توانادا نییە لەگەڵ دژە ئایدۆلۆژیای خۆیاندا بگەنە ڕێگا چارەیەکی مامناوەندی. ناڵێکی خۆشەویستی بابەتەکە کێک و پێک دەدا. گەل بە فەرمانی تند و مەحکەم ببەستەوە و بە سزادانی تند لێپرسینەوەیان لەگەڵدا بکە. خەڵک ترسیان هەیە بەڵام شەرم ناکەن. ئەوەی کە ڕەوشی چاکەخوازی ئەو تۆی هەیە کە ڕێگەکانی سەرکەوتنی بۆ دەکاتەوە و هاوڕێی ئەو تۆی هەن کە لە هەمان ئامانج و بەهادا بەشداری لەگەڵدا دەکەن هەرگیز بە تەنیا نابێ. پێویستە لاو لە ناو ماڵدا چاکە لەگەڵ باوکو و دایکیدا بکە و ڕێز لە خوشک و براکانی بگرێ. پێویستە کە بە کردار و گفتاری جوان مامەڵەی باوک و دایکی بکە و دەمەقاڵێ لەگەڵ براکانیدا نەکە و ڕێساکانی ئەدەب و بنەماکانی هەڵسوکەوتی جوان ڕەچاو بکە. دۆک لەبارەی کۆنفۆشیۆسەوە لە یەزیلی پرسی، بەڵام زیلو نەیزانی چۆن وڵامی بداتەوە. کۆنفۆشیۆس گوتی ئاوا وڵامی بدەرەوە، لە بیرینیەنان بخوا، ئەو پەڕی کۆشی خۆی لە خوێندنەوە و کارکردندا دەخاتە گەڕ، دڵی خۆشە و بیری خەم خواردنی نییە و پیری نەناسێ. پیاو نابێ سەفەری دوور بکە ئەگەر باوک و دایکی هێشتا لە ژیاندا بن. ئەگەر ناچاریش بوو سەفەر بکە پێویستە لە ئاراستەی سەفەری خۆی ئاگاداریان بکە. پیاو نابێ یادی لە دایک بوونی باوک و دایکی خۆی لەبیر بکە. بگرە دەبێت لەلایەکەوە بەهۆی ئەوەی کە هێشتا لە ژیاندا ماون هەست بە دڵخۆشی و شادی بکە، لەلایەکی دیکەوە بەهۆی هەڵکشانی تەمەنیانەوە هەست بە نیگەرانی بکە. مادام بە شێوەیەکی ڕەوا کار دەکەم ئەوە سامان کۆ دەکەمەوە، تەنانەت ئەگەر کاری مەیتەریش بکەم. هەموو کەسێک مڕخی سامان و پێگەی هەیە، بەڵام پیاوی عاقڵ تەنیا بە ڕێگەیەکی ڕەوا بەدەستیان دەهێنێ.
هەموو خەڵک ڕقی لە هەژاری و سوکایەتی دەبێتەوە، بەڵام پیاوی عاقڵ تەنیا بە ڕێگەی ڕەوا خۆی لێیان دەرباز دەکات. پیشەگەر بەر لەوەی دەست بەکارەکەی بکە کەرەسەکانی ئامادە دەکات، لەگەڵ خۆتدا بە توندی و لەگەڵ کەسانی تردا بە لێبوردەیی ڕەفتار بکە، جا بغز و چینە لێت دوور دەکەونەوە. پێشینان هەروە بە ئاسانی بەڵێنیان بە خەڵک نەداوە، چونکە لەوە دەترسان بەڵێنەکەیان پێ نەچێتە سەر. ڕاز نەکردنەوەی هەڵەیەکی ڕاستەقینەیە. سەرکەوتنی یەکجار مەزن هەروەکو هەرگیز سەرنەکەوتن وایە، هەردووکیان لە خراپیدا وەکو یەکوان. ئەگەر شەیدای فێربوون بیت ئەوە لە زانست نزیک دەبیتەوە، ئەگەر هاتوو لە کارەکەی خۆشتدا جددی بووی ئەوە لە کاری خێرخوازی و بەزەیی نزیک بوویەوە، ئەگەر لەو کەسانەش بی کە شەرم دەناسن ئەوە لە ئازایەتی نزیک بوویەوە. لاوان توانایەکی گەورەیان بۆ بەدەستهێنانی دەستکەوتەکان تێدایە، چێ دەڵێ لە دوا ڕۆژدا ئەوان پێش ئێمە ناکەونەوە. ئەو شتانەی بەسەر خۆتی دەناسەپێنی بەسەر کەسانی تریشدا مەیسەپێنە. دەبێ ئێمە بۆ کاری چاک دەست پێشکەر بین، لە کاری خراپ دوور بکەوینەوە. ئەمە وەکو ئاوی کوڵاو وایە کە دەست دەسووتێنێ. کاتێک کەسێکی عاقڵ دەبینی لێوە فێر بە، کاتێکیش کەسێکی نائاقڵ دەبینی پێویستە پشکنین لە خۆتدا بکەی. پیاوی عاقڵ دەبێت زانیاری بەرفراوانی هەبێ. نابێ فەرمانڕەوا کەسێکدا بمەزرێنێ کە قسەی هەنجویناوی بۆ دەکا و نابێ گاڵتە و سوکایەتیش بە شەڕەنجێزێک بکە ئەگەر هات و قسەیەکی ڕاستی گوت. پیاوی چاکەکار لە یارمەتیدانی کەمی کەسانی تر و زۆربێژی شەرمەزار دەبێ. پیاوی بەخشندەی ڕەوشجوان لە کاری چاکەدا یارمەتی کەسانی تر دەدا و هەرگیز بۆ ئەنجامدانی کاری خراپە یارمەتیان نادا. پیاوی بەخشندەی ڕەوشجوان بەهێمنیەوە ڕوبەڕووی هەژاری دەبێتەوە و پیاوی بەدخۆڵقیش کاتێک ڕوبەڕووی هەژاری دەبێتەوە تەحەدای ڕژێم و ڕایگشتی دەکا. پیاوی عاقڵ وێڕای پابەندبوون بە باوەڕەکانی خۆی لەگەڵ کەسانی تریشدا دەگونجێ، بێ ئەوەی کوێرانە دوایم بکەوێ. پیاوی نائاقلیش کوێرانە دوای کەسانی تر دەکەوێ بێ ئەوەی پابەندی باوەڕەکانی خۆی بێ. مرۆڤی پەروەردەبوو هەوڵ دەدا تێوریە ئەکادیمیەکان بخوێنێتەوە، گەڕان بە دوای ڕۆزیدا بەلایەوە گرنگ نییە. پیاوی ڕەوشجوان لەگەڵ خۆیدا تند و بەزی بکە، پیاوی بەدخۆڵقیش لەگەڵ کەسانی تردا. ئایا بەخشندە شایانی ئەم ناوەیە ئەگەر واز لە دادپەروەری و چاکەکاری بێنێ؟ بەڵام هەر چۆنێک بێ پیاوی بەخشندە هەرگیز واز لە دادپەروەری و چاکەکاری ناهێنێ. پیاوی بەخشندەی ڕەوشجوان هەوڵ بۆ تێرکردنی سک و خۆشی ماڵەکەی نادا، بەڵکو بۆ ئەوە هەوڵ دەدا کە لە ڕاپەڕاندنی کارەکانیدا جددی بێ و لەسەر قسەکانی خۆی سوور بێ. هەروەها بە تاسەشەوەیە تا لە پیاوانی ڕەوشت باشەوە فێر ببێ. ڕەوشجوان سنجی فراوانە، بەڵام چروک باری خەمەکانی گرانن. مرۆڤی ڕەوشجوان دڵێکی ئارامی هەیە و بەرزەفڕ نییە، بەڵام چروک بەرزەفڕ و هەرزەیە. پیاوی ڕازگۆ لە ڕێگای وتار و معریفەکانیەوە کەسانی دیکە پەروەردە دەکا و لە ڕێگای ئەو هاوڕێیانەشیەوە خۆی پەروەردە دەکا. ئەوەی بەلای ڕەوشت بەرزەوە گرنگ بێ بوونیان نەبوونی چاکەکاری و کەرامەتە، هەژاری لە ژیانی مادی بەلای ئەوەوە گرنگ نییە. پیاوی عاقڵ دەبێ بە وردی بیر لە حەوت پرسیار بکاتەوە: ئەوەی بینیم دەیناسم؟ ئەوەی گوێم لێبوو تێی دەگەم؟ ئایا لەگەڵ کەسانی تردا نەرمونیانم؟ ئایا ئاکارم جوانە؟ ئایا بە ڕازگۆیی و دڵسۆزی لەگەڵ خەڵکدا دەدوێم؟ ئایا بە جددی و لێبڕاوانە کار دەکەم؟ لە کاتی ڕوبەڕووبوونەوەی گیرروگرفتدا چۆن داوای یارمەتی لە کەسانی تر دەکەم؟ ئاکامی تووڕەبوون چییە؟ ئایا ئەوەی کە ئاواتی پێدەخوازم شایانی ئەوەم بۆم بێتە دی؟ ڕەوشبەر سێ وەسیەتی هەیە. وریا بە لە کاتی لاویدا لە نێو خۆشیەکاندا نقوم نەبی، وریا بە لە کاتی بە ساڵدا چووندا لە ململانێ و کێشە و بەرە دووربی، وریا بە لە کاتی پیریدا لە تەماحکاری و چاوبرسێتی بە دووربی. مرۆڤی کەمدوو لە کارکردندا دەست و بردە. هەڵەی فەرمانڕەوا هەروەکو چۆن هەموو کەس مانگ و خۆر دەبینێ ئاوا ڕوون و ئاشکرایە، بەڵام جەماوەر هێشتا ڕێزی دەگرێ چونکە هەڵەکەی خۆی ڕاست کردوتەوە و ئەوان دوای ئەوەی هەڵەکەی ڕاست کردەوە ڕێزی دەگرن. مرۆڤی ڕەوشت جوان ئەمانەت و وەفاداری بەلاوە گرینگە، بایەخ بە کاروباری سووک و چروک نادە. پیاوی ستەمکار لە پڵنگ دڕترە.
ئەوەی هەڵسوکەوتی خۆی بەدابوو ئاکاری گشتیەوە دەبەستێتەوە کەسانی تر دانی پێدادەنێن کە خاوەن ڕەوشتێکی بەرزە. هیواخوازم کە بە ساڵاتچوان بە ئاسوودەیی و ئارخەیانی بژین و متمانەی هاوبەش باڵ بەسەر هاوڕێیان دەبکێشێ و مناڵانیش ئاگاداری و چاودێریان هەبێ. ڕۆڵی دابەنەریتیەکان لە گرنگیدان بە گونجان و تەبایی خۆی حەشارداوە. لە هەموو هەڵسوکەوتەکان زیرەکانەتر ئەوەیە کە لەو ناوچانەدا نیشتەجێبین کە دابوونەریتی ساکاریان هەیە، ئەگەرنا چۆن ئەمە بە زیرەکی دادەنرێ. خراپ بەکارهێنانی وشەکان دەبێتە هۆی قسەی نامەنتەقی. ئەگەر هەڵسوکەوتی فەرمانڕەوا دروست و ڕەوا بێ تێکڕای گەل ملکەچی دەکەن بێ ئەوەی فەرمانیان بۆ دەرچێ، ئەگەرنا تێکڕای گەل ملکەچی ناکەن هەرچەندە چەندین جاریش فەرمانیان بۆ دەربچێ. ئەو کەسەی قسەکانی هەنجویناوی بێ کەسێکی درۆزنە و ڕەوشتێکی بەرزی نییە. قسەی هەنجویناوی درۆزن دەبێتە هۆی داڕمانی ڕەوشت، واتە ئاخاوتن بە قسەی بۆش و بەتاڵ هیچ مانایەکی نییە. ئەوانەی هەموو ڕۆژێ بۆ ئاخاوتن لەبارەی بابەتگەلی سوک و چروک کۆ دەبنەوە ئاخاوتنەکەیان نامەنتقی دەبێ، بە خۆنازینیش بە زیرەکی دەستکەوتی مەزن ناهێنێتە دی. مرۆڤ چۆن لەلایەن کەسانی ترەوە پەسەند و بەڕێز دەبێ ئەگەر بەڵێنەکانی خۆی نەباتە سەر؟ هەموو خەڵک دەخۆن و دەخۆنەوە، بەڵام کەمێکی زۆر کەمیان بەڕاستی تامی خواردن و خواردنەوە دەزانن. ئەگەر مرۆڤ بیر لە نەخشەیەک بۆ دووە ڕۆژی خۆی نەکاتەوە بە زوویی گیرروگرفت سواری سەری دەبن. ئەگەر خەڵک بەیەک لە سەدی کۆششکردنیان سەرکەوتن بەدەست بێنن، ئەوە من 100 ئەوەندەی ئەوان کۆشش دەکەم. ئەگەر خەڵک بەدە لە 100 کۆششی خۆیان سەرکەوتن بەدەست بێنن، ئەوە من 1000 لە 100 ئەو کۆشش دەکەم. مرۆڤی ڕەوش جوان خەڵکی خۆش دەوێ، بە تایبەتی دایک و باوکی. دەکرێ سوپایەک بێ سەرکردە بێ، بەڵام ناکرێ مرۆڤ ئاواتەکانی خۆی لە دەست بدە. هەرگا سێ کەس ببینم یەکێکیان تێدایە کە دەکرێت لێەوە فێر ببم، بەڕەنجێک کە لەلایەنە باشەکانی فێر ببم و کەم و کوڕیەکانیشی بکەمە سەرچاوەیەک تا یارمەتی دەرم بێ لە زاڵبوون بەسەر کەم و کوڕیەکانمدا. دەبێ ڕووناکبیر ورەی بەهێز و دان بە خۆداگرتو بێ، چونکە بەرپرسیارەتێکی گەورەی دەکەوێتە سەرشان. ئایا هێنانەدی پرەنسیپەکانی چاکەکاری ئەرکێکی قوڕز نییە؟ ئایا سووربوونی لەسەر هێنانەدی نمونەیی باڵاکانی بە درێژایی ژیان پرسێکی سەخت نییە؟ چاکەکار ژیانی خۆی لە پێناوی سەلامەتی نیشتیماندا تەرخان دەکا، ئەو جگە لە دەستکەوتێکی ڕەوا شتێکی دیکە وەرناگرێ. زەمن وەکو ڕووبار شەو و ڕۆژ بێ پسانەوە دەڕوە. کاتێک زستانی سارد دێ دەزانین کە گەڵاکانی دارسنەوبەر و سەر و سیز نابێ و هەڵناوەرێ. فەرمانڕەوا بە دادپەروەری و چاکەکاری وڵات بەڕێوە دەبا و وا دەردەکەوێ کە هەردەڵی ئەستێرەی باکوورە و ئەستێرەکانی دیکە بە دەوریدا دەسوڕێنەوە و پشتیمانی جەماوەری گەلەکەی بەدەست دێنێ. بە خوێندنەوەی معریفە کۆنەکان مرۆڤ شتی نوێ فێر دەبێ و دەتوانێت کەسانی تریش فێر بکە. معریفە لە زگماچیەوە بەدەست نایە، بەڵکو لە ڕێگای ئەو کۆششە بەدەست دێ کە بۆ خوێندنەوەی شارستانیەتی کلاسیکی کۆن دەخرێتە گەڕ. ڕۆژانە 3 جار ئاکارەکانی خۆم بەسەر دەکەمەوە و لە خۆم دەپرسم: ئایا هەرچی لە توانامدا بووە بۆ یارمەتیدانی کەسانی تر کردومە؟ ئایا بە هەموو پاکی و دڵسۆزیەکەوە مامەڵەم لەگەڵ هاوڕێیاندا کردووە؟ ئایا بە شێوەیەکی جددی بە دەرسەکانی خۆمدا چوومەتەوە؟ لە تەمەنی 15 ساڵیمدا بڕیاری خوێندنمدا. لە تەمەنی 30 ساڵیمدا توانیم بە پشتبەستن بە خۆم بژیم. لە تەمەنی 40 ساڵیمدا توانیم هەموو جۆرە معریفەیەکی سوودبەخش بۆ چارەسەری گیرروگرفت وەربگرم. لە تەمەنی 50 ساڵیمدا بەرپرسیاری خۆمم زانی. لە تەمەنی 6 ساڵیدا توانیم چەوت و ڕاست لە یەکتری جیا بکەمەوە و لە تەمەنی 70 ساڵیمدا هەرچی حەزم لێ بوایە دەم کرد، بەڵام بە بێلایەنی دەیڵێم کە من هەڵسوکەوتێکی شایستەم هەبوو. لە تەواوکردنی کاردا پەلەپەل مەکە و بە دوای بەرژەوەندێکی سادەدا مەگەڕێ. ئەگەر پەلەپەلت کرد ئامانجەکەت ناهێنیتە دی و ئەگەر بە دوا بەرژەوەندێکی بچووکیشەوە بووی ئەوە لە هێنانەدی دەستکەوتی گەورەدا سەرکەوتن بەدەست ناهێنی. ئارام نەگرتن لە کاروباری سادەدا وێرانکاری بەسەر نەخشەی گەورەدا دەهێنێ. سروشتی خەڵک زۆر لە یەکتر دەچن، بەڵام لە کار ڕاپەڕاندندا بەهۆی کاریگەری ژینگە و دابوونەریتی جیاوازەوە لە یەکتری جیاوازن. فێربوونی بێبیرکردنەوە مرۆڤ کوێر و وێڵ دەکا، بیرکردنەوەی بێ فێربوون مرۆڤ وا لێ دەکا لە کاروبار تێنەگە. زانست دەخوازم بەڵام تێر نابم، کاریش دەکەم بێ ئەوەی شەکەت و وەڕز بم. ئەگەر هەمیشە هەر ئەوە جێبەجێ بکەم کە فێری بووم ئەوە سوودم پێ ناگەێنێ.
ئایا بەوە دڵخۆش نابم کە پێشوازی هاوڕێیەکی دوورە وڵات بکەم؟ ئایا من چاکەکارێکی پەروەردەبوونیم؟ ئایا بەهۆی خراپ تێگەیشتنی کەسانی ترەوە بۆڵە بۆڵ ناکەم؟ کاتێکە قسە دەکەی پێویستە چاودێری هەڵسوکەوتەکانت بکەی، کاتێکیش کار دەکەی پێویستە چاودێری قسەکانت بکەی. پاشاون و پاشاوو لە مەملەکەتی چۆی ڕۆژئاوا بە شێوازێک فەرمانڕەوایی دەوڵەتیان دەکرد کە کۆش و پشودان بەیەکەوە کۆبکاتەوە. سێ جۆر خۆشی سوودبەخش و سێ جۆر خۆشی زیانبەخشەیە: خۆشی تەنبێبوون و خۆشی ستایشکردنی کەسانی تر و خۆشی هاونشینی هاوڕێیانی دڵاوە. ئەم سێ خۆشیە سوودبەخشن، بەڵام خۆشی خۆ بە گەورەزانین و خۆشی خۆ هەڵکێشان و خۆشی سەرسفرە هەرسێکیان خۆشی زیانبەخشن. سێ جۆر هاوڕێ دەکرێت باوەڕیان پێ بکرێ: شەریف، ڕازگۆ، خاوەن شارەزایی و معریفەی زۆر. سێ جۆر هاوڕێژ ناکرێ باوەڕیان پێ بکرێ: مەرایکەر، دووڕوو، لەگەڵ ئەو کەسێک کە زێدەڕۆیی لە قسەکردندا دەکا بەڵام لێهاتووی و توانای نییە. پیاوی چاکەکار وتەی سوودبەخشی نەمری هەیە، بەڵام هەر کەسێک کە وتەی سوودبەخشی نەمری هەیە چاکەکار نییە. کاتێک قوتابیەکان فێر دەکەم بە یەکسانی مامەڵە لەگەڵ هەمیاندا دەکەم. مرۆڤی گەوج هەمیشە لافی زیرەکی لێدەدا، پیاوی خاچیش حەز دەکا لە وەرگرتنی بڕیاردا ئازاد بێت. ئەگەر بەرەبەیان حەقیقەتێک فێر ببم لەوە پەشیمان نابمەوە ئەگەر ئێوارە بمرم. ئەگەر تێگەیشتی بڵێ بڵێ، ئەگەر تێنەگەیشتی بڵێ نا. اینجا عاقڵی. ئەوەی کە بە معریفەوە سەرگەرم بووە چاکترە لەوەی کە شەیدای داواکردنی معریفەیە. ئەوەش کە بە معریفەوە دڵشادە لەو کەسە کەمتر هەست بە ماندووی دەکا کە شەیدای داواکردنی معریفەیە. پیاوی عاقڵ هەرگیز هەڵناخەڵەتێ، چاکەکار هەرگیز نیگەران نابێ و ئازاش هەرگیز ناترسێ. پیاوی عاقڵ هاوڕێی لەدەست ناچێ و وشەی تێکەڵ و پێکەڵیش لە دەمی دەرناچێ. پیاوی عاقڵ بە ئاو دڵخۆش دەبێ، بەڵام چاکەکار بە چیاکان ئاسوودە دەبێ. عاقڵ چالاکە، بەڵام چاکەکار ئارام و مەندە. عاقڵ بەختەوەرە لە ژیاندا، بەڵام چاکەکار تەمەن درێژە. ئەوانەی بەهای بەرزیان هەیە لە سۆنگایی خۆشەویستی ژیان و ترسان لە مردن لە کاری خێر و چاکە زەرەرمەند نابن، بەڵکو لە ڕێگەی قوربانیدان بەخۆ لە کاری خێر و چاکە بەردەوام دەبن. بەهای بەرزی مرۆڤ بریتیە لە حەق و پرەنسیپەکەشی ڕەوشی چاکەکاریە. بناغی ئەمەش دادپەروەریە و لێهاتوویی پێویستیش 6 هونەرە. ئەگەر پیاو لە بەهرەی ئەدەبی سادەتر بوو وەکو کەسێکی بازاڕی دەردەکەوێت، ئەگەر بەهرە ئەدەبیەکەشی لە سادەیی زیاتر بوو وەک کەسێکی ڕووکەش و ناکردە دەردەکەوێت، بەڵام چاکەکار بەهرەی ئەدەبی و سادەیی بێکەوە کۆ دەکاتەوە. معریفەی ڕق و ئالۆز فێری ئەوانە دەکەم کە لەسەر و ئاستی پەسەندان و معریفەی ڕق و ئالۆز فێری ئەوانە ناکەم کە لە خوارەوە و ئاستی پەسەندان. دەبێ مرۆڤ گرنگی بە ڕەوشت بدا و بە وریاییەوە باوەڕ بە کەسانی تر بکە و هەموو کاتێک هەڵەکانی خۆی ڕاست بکاتەوە. هەموو کەسێک دەمرێ، بەڵام ئەگەر متمانەی گەل بە فەرمانڕەوای خۆی نەما ئەوە دەوڵەت هەرەس دەهێنێ. خۆشەویستانم لێرە داهاتینە کۆتایی زنجیرە کتێبەکانی پێشفەلسەفە، هیوادارین سوودبەخش بێت.